ئازیزانمان لە هەرجەیەکن سڵاویمەتان لێبێت ئەم کاتتان باش بێت بۆ هیواین هەموو لایەکتان لەش ساق و تەندروست باش بن. خۆشحاڵین ئەمڕۆژ کۆمەڵێ بەرگە و بابەتمان بۆ ئامادەکردوون بۆ هیواین تا کۆتایی بینەرمان بن و سود لا بەرگە و بابەتەکانی ئەمڕۆمان ببینن بۆ هیواین کە پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن تا هەمووتان بە دوور بن لا نەخۆشی کۆرۆنا. ئازیزانم ئەمڕۆژمان پرۆگرامەکەمان لا سێ تەوەری سەرەکی پێک دێت. لا تەوەری یەکەم و سەرتاماندا باس لە گرنگی وەرزشکردن ئەکەین لەناو ڕیزی هێزەکانی پێشمەرگەی کوردستان. ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە ئەو وەرزشانە چی ئەوان دەیکەن و تا چەند گرنگی بە وەرزشکردن دراوە و ڕۆڵی بەڕێز مام جەلال ئەبینین لە گرنگیدان بەم بوارە. لە هەمان کاتیشدا باسێک لەوە دەکەین پێویستە چی بکرێت بۆ ئەوەی کە زیاتر گرنگی بدرێت بە وەرزشکردن لە ناو ڕێزەکانی هێزی پێشمەرگەی کوردستان بۆ ئەوەی کە بتوانن کە توانە و هێزیان زیاتر بکەن لە ڕێگەی وەرزشکردنەوە. ئەمە تەوەری یەکەمان. دوا بەدوای ئەوە چینە سەر تەوەری دووەمان. لا تەوەری دووەماندا باس لە بارودۆخ و حاڵی نەخۆشانی تالاسیماکەین. وەک ئەزانی لە ئێستادا بەهۆی بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنا کاری کردوتە سەر تەندروستی و بژێ ژیانی هەمومان. ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە ئەوان بارودۆخیان چۆنە لە ئێستادا و پێویستە چیان بۆ بکرێت لە ڕۆی تەندروستی و لە ڕۆی بژێ ژیانیانەوانێ. ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە کێشەکانیان چین و پێویستە چۆن حکوومەت و ڕێکخراوەکان ئاوڕێک لە ژیانی ئەوان بدەنەوە. ئەمەش تەوەری دووەمان. دوا بەدوای چینە سەر تەوەری سوێممان. لا تەوەری سێمماندا خانمێکی بەهرەدار لێرە ئامادە ئەبێ لەگەڵمان ئەو سەرڕای ئەوەی کە نابینایە بەڵام نابینایی نەبووتە هۆکاری ئەوەی کە کۆڵ بدات و ئیتر واز لە ژیان بێنە. ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین ئەو خانمە کارەکانی چین و بەهرانەی کە هەیەی چین و تا چەند هەوڵی داوە کە برەو بە بەهرەکانی بدات و ئەو خانمە شاعیرە کۆمەڵە شعری جوانیشمان پێشکەش دەکات و بۆ هیواین کە بینەرمان بن. بەڵێ ئازیزانم هەروەکو وتمان لا تەوەری یەکەم و سەرتاماندا باس لە وەرزشکردن و گرنگی ئەکەین لە ڕیزی هێزەکانی پێشمەرگەی کوردستان. هەر بۆ مەبەستەش بەڕێز مقدمی مافپەروەر ئەدیب شکور نەسرەدین باشەوەیکی ڕاستەوخۆ لامانە. کاک ئەدیب سڵاو لێ بم کاتت باش بێت. سپاس دەکەم بەخێراتیت. کاک ئەدیب بزانین کە ئەم بەڕێوەبەرایەتی بەڕێزتان لە کێوە کراوەتەوە و بیرۆکەکەی لە چیەوە هاتووە؟ سەرەتا سپاس بۆ تەلەڤیزیۆنی گەلی کوردستان تەلەڤیزیۆنی پێشمەرگە و سەری ڕێزوون وارزش بۆ شەهیدان کوردستان و لەسەرویانەوە هەواڵی تێکۆشتنمان هەواڵی خۆشکردوون دەنێوەم دەرارە خوازین. دیارە بەڕێوەبەرایەتی وەرشویاریەکان پێگەیەکی تایبەت و گرنگی هەیە لە ناو هێزی پێشمەرگە. ساڵی 2004 ئێمە بەڕاستی کۆمەڵێ ئەفسەری وەرزشکار لە ناو هێزی پێشمەرگە بیرۆکەی ئەوماندانە کە بەڕێوەبەرایەتیەک هەبێت لە ناو هێزی پێشمەرگە بۆی بتوانێت لە ڕێگەی ئەو بەڕێوەبەرایەتیەوە کۆمەڵێ چالاکی وەرشی لە ناو هێزی پێشمەرگە خۆ دەزانین ناو هێزی پێشمەرگە هێزێکی تایبەت و گرنگە. مەسائلی ڕاضیش لە ناویە زۆر ضرورە ئێمە برەوی پێ بدەین. بۆیە پێشنیارمان کرد بۆ ئەو کاتە لە ئیداری سلێمانی بوو لە کۆمەڵی ئەفسەر خبیرمان کاک ڕائید مەجید و من بەڕێز کاک ئەمین ئەحمەد کۆمەڵێ وەرزشکاری کە کاک نەبەز مقدم نەبەزی ئەلیاسکا هەوڵماندا کە ئەو بەڕێوەبەرایەتی دروست بکەین. پێشنیارمان کرد بۆ سەرووی خۆمان. ئەو کاتە فەرماندەی گشتی هێز شەکدارەکان بوو. بەسپاسەوە ئەو کاتە کاک موستەفا سێقاز بوو. داوامان کرد کە فەرماندەی هێزی پێشمەرگە داوای ئاراستەی ئەنجومەنی وەزیرانی کرد. بەسپاسەوە ئەنجومەنی وەزیرانیش بڕیاری دروستبوونی بەڕێوەبەرایەتی وەرش و یاریەکانیدا. بەڵێ کاک ئەدیب ئەمە بزانم کە ڕۆڵی بەڕێز مام جەلال چۆن بوو لە دروستکردنی ئەم بەڕێوەبەرایەتیە؟ خۆی حەزەکەم شتێکت پێ بڵێم. ئێمە دوای دروست بوونمان پاش ماوەیەکی 7 مانگ پێشنیارمان کرد فیستیڤاڵێکی وەرشی سەربازی دروستکەین لە مەلعەبەکەی سلێمان شاری سلێمانی کە پێشنیارەکەمان بردە بەس جەنابی مام جەلال یەکسەر بە سوپاسەوە وتی تێچووی خۆی فیستیڤاڵەکە من بۆدان جێبەجێەکەم. لەبەرەوە ئەو کاتە کە فیستیڤاڵەکە بەرنامەمان بۆ دابنە بۆ پارێکی زۆریشی تێچوو بۆ شتێکزانی لە خوێندگاکانی شاری سلێمانی هەمووی بەشداری کرد بە کوڕان و بە کچانەوە. هێزی پێشمەرگە بە هەموو یەکە وەرشیەکانی سەربازیەکان و
بەشداریان کرد بەڵێ. و شتێکی زۆر جوان و ئەوەندەمان پێشکەش کرد لە شاری یەکەم جارە هێزی پێشمەرگە فیستیڤاڵێکی وەرشی سەربازی لە دوای ئەوە ئەم فستیڤاڵە بەرداوامی نەبووە. ئێمە بەردەوام ینی بەردەوام ئەو بەڕێبەرایەتە چالاکی خۆی ساڵانە دانا لەبەر ئەوە ئێستاش بە ئێستاوە بەخۆی ئەم بارودۆخی کۆرۆناوە نەبووایە بەردەوام ئێمە بەرنامەی ساڵانەی بەڕێبەرایەتیمان هەیە هەموو چالێکی وەرشەکانی ئێمە کە ئیکین لە سنی بەڕێبەرایەتیمان یعنی بەردەوام هەموو یەکە وەرشەکان ئەفسەری وەرشی هەیە هەموو بەڕێبەرایەتەکانی ئەفسەری وەرشی هەیە لەبەر ئەوە چالاکی ساڵانەمان بەردەوامە. کاک ئەدیب ئەمێ باسێک لەوە بکەین کە ئەو وەرزشانە چییە کە لای ئێوە گرنگی پێدراوە؟ ئێمە تۆپی پێی یاریگای بچووک تۆپی پێی یاریگای گەورە گۆڕەپان و مەیدان بە هەموو فعالەتەکانیەوە تێنس مەلەوانی سەرکەوتن بەسەر چیا ڕاکردنی ماوە درێژ ئەم زۆرە فعالەتانەمان هەتا ئێستا هەیە. دەستان خۆش بێت. ئەمێ بزانم کە ئەنجامدانی وەرزشکردن تا چەند گرنگە بۆ بەهێزبوونی پێشمەرگەکانمان؟ وڵاهی خۆشی خام خۆت ئەیزانی هێزی پێشمەرگە ئێستا ینی ئەو کە دوای واجباتی خۆی وەرزش ئەکا چەند گرنگە بۆ لەبەرەوەی هەم چالاکە بێ هەم ینی بەتوانە ئەبێ بۆی کە هەموو کاتێک ئامادەیەکی چ چالاک. کاک ئەدیب ئەمێ باسێک لە ئەفسەری وەرزشەکانتان بکەین ئەمان تا چەند هیلاکە بن لەگەڵتان بۆ ئەوەی کە وەرزشەکانتان پێ بکەن تا چەند ڕۆڵیان هەیە لەوەی کە ڕێنێنیتان بکەن بۆ ئەوەی کە بەو شێوەی کە باشە وەرزشەکان بکرێت. ئێمە دوو خولی ئەفسەری وەرشمان کردەوە. یەکەم خولیان ساڵی 2004 بوو کە هەموو یەکە سەربازیەکان ئەفسەری وەرشمان بۆدابنا لە 2019 خولی دووەمی پەرەپێدان ینی ئەو خولیشمان کردەوە لەبەر ئەوە ینی بەردەوام ئەفسەرەکان هەمووی خەڵکانی ئەکادیمیا و وەرزشکار و بەتوانان لە ناو هێزی پێشمەرگە. دەستان خۆش بێت. ئەمێ باسێک لەوە بکەین کە تا چەند گرنگە بوونی وەرزش لە ناو هێزەکانی ڕێزی پێشمەرگەوە باسێک لەوە بکەین کە ئایا لە کاتی وەرزشکردن هیچ کێشەیەکتان نەبووە کە ڕوبەڕووبتان بووبێتەوە بێتە هۆکارێک بۆەوەی کە وەرزشەکانتان ڕاگررت بێت؟ لە کاتی شەڕی نەگریسی داعش لە کاتی سەرنجداز ئێمە بەردەوام لە ناو هێزی پێشمەرگە لەو کاتێژا پێشمەرگە واجباتی ئەگرت و لای دووەمیش وەرشحاڵیەوە شالازیتان پێ بکەین. ئەمێ باسێک لەوە بکەین کە لە ئێستادا کێشەکانتان چین لە ڕووی وەرزشکردنەوە؟ وڵای سوپاس بۆخوا تا ئێستا هیچ کێشە و گرفتی تێکمان نیە لەبەرەوەی خۆمان ئەو پارەی کە ناو هێزی پێشمەرگەکە موچەی دێت خۆیان لێ بڕینێکیان هەیە بە پێی بڕیاری سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و ئێمە لە دوای ئەوە چالاکیەکانی پێ ئەنجامە دەین پێداویستی وەرچەکانی بۆ لێبەجێەکەین زۆربەی یەکە وەرشەکان پێداویستی وەرشی و مستمتراکی کە وەرشمان بۆ جێبەجێ کردبوو. بەڵێ واتای کاک ئەدیب هیچ کێشێکتان نییە لە ڕۆی شوێن لە ڕووی پێداویستی وەرزشیەکان؟ هیچ شارێکی وامان نییە. بەخۆشحاڵیەوە. کاک ئەدیب ئەمێ باسێک لەوە بکەین کە وەرزشکردنی پێشمەرگەی ئێمە تا چەند لەگەڵ وەرزشکردنی جیهاندا ستانداردە وەکو یەکە یاخود چیتان کرۆ بۆ ئەوەی کە بتوانن وەکو هی وڵاتانی تری لێ بکەن؟ ساڵی 2005 ئێمە کە بڕیاری ئەو فیستیڤاڵە وەرشی سەربازیماندا کۆمەڵێ خەڵکی ناسراومان داوەت کرد. یەکێ لەوانە بەڕەحمەت بێ ئەحمەد حەجیە سەرۆکی ئۆڵۆمپی عێراقی و بەڕێز نوێن لیوە ڕوکن محەممەد نوێنەری وەزارەتی دیفاعی عێراقی
بڕیارماندا و دانیشتێکمان کرد بڕیار وابوو هەردوو لابەیەکەوە هەردوو لابەیەکەوە بە ناوی هێزی پێشمەرگەوە تیپێکی سەربازی دروست بکەین بەشداری لە بتوڵەی عسکەری بکەین بەڵام بەداخەوە ئەحمەد حەجیە ڕفێنرا لە ئەنتریۆستانی داخەوە ئەو دەرفەتە نەگونجا و دواکەوت ئەی هەڵتان بۆی ناوەکە بۆەوەی کە بیکەنە ئاستێک کە ستاندارد بێ و لە ئەو ئاستەی کە جیهان هەیەی نزیک بێت خۆی من لەگەڵ بەڕێبەرایەتی مەشقی جەستەیی وەزارەتی دیفاع چەند جار ئاڵوگۆڕمان کردووە ئاڵگۆڕی قسەکردنمان کردووە بڕیار وایە لە ئایندەیەک دوای ئەم وەزئی کۆرۆنا ئەوانە وەفدێکی بەڕێبەرایەتی مەشقی دەستەیی وەزارەتی دیفاعی عێراقی سەردانی سلێمانی بکە لێرە هەماهەنگ یەک دروست بکەین تا بتوانین باسی ئەو تەوەرێژ بکەین. کاک ئەدیب زۆرێک لە پێشمەرگەکانمان هەن کە بڵین لە شولاریان لەگەڵ ئەوەی کە ئەوان ڕۆژانە ئاجۆڵێن ناگۆنجێت پێی ئاستی سەربازی وڵاتانی ترنی ئەمە هۆکاری چییە تا چەند هەوڵتاندا ئەو پێشمەرگانەی کە هەمانن لە شولارێکی ڕێک بەبوونی ئەو یاریی کە ئەیکەن پیان ببەخشن و بێتە هۆکارێکیش بۆ ئەوەی کە بتوانن ئەرکەکانی خۆیان باشتر جێبەجێ بکەن. خۆی ئەفسەری مەشقی جەستەیی بۆچی تۆ دایئەنی ئەفسەری مەشقی جەستەیە لەبەر ئەوەی ئەم ئەفسەرە ئیشەکەی ئەوەیە کە بەیانیان پێش ئەوەی کە هێز ئامادە بێ ئەبێ وەرش بکەیت ئەو کارمەندە ئەو پێشمەرگەیە ئەبێ ئامادە بکەی بۆ ئەوەی کە چالاک و ئامادە بێ بۆ کارکردن لەبەرەوە ماوەی کاتژمێرێک ئەبێ ڕاز سەباحی بەیانیان بکە بۆی ئامادە بێ بۆ وەرشکردن. کاک ئەدیب با باسێک لەوە بکەین لە ڕۆی ساحەکانی یاریکردنەوە ئێوە تا چەند ئێوە کێشەتان نییە لە ڕۆی هەبوونیانەوە لە هەمان کاتیشدا باسێک لەوە بکەین کە ئایا تیمەکانتان جیاکراوەتەوە بڵین بۆ نمونە هەنێکیان یاری تۆپی پێ بکەن هەنێکیان باسکە بکەن. ئێمە بە هاوکاری یانەی وەرشی پێشمەرگە تا ئێستا زۆر گرفتمان بۆ دروست نەبووە لە مەسائلی یاریگا و قاع و خوددانی پێویستی بە کردنەوەی خولا پێویستی بەردەوام بە پیاچوونەوەی بەرنامەی بەرەبەرایەتیە لەبەر ئەوە سوپاسی هەم لیژنەی ئۆلۆمپیک کوردستانەوە یانەی وەرشی پێشمەرگە دەکەم کە بەردەوام یعنی هاوکار و پشتیوانی ئەمەوێت بزانم کاک ئەدیب ساڵانە یانەکانتان بەشداری ئەکەن لە ئۆلۆمپیاتەکان وەکو من باسی بەڕێبەرایەتی خۆمەکەم خۆتی زانی تا ئێستا نەگەشتێتە ئەو هۆکاری چییە؟ لەبەر ئەوەی هێزی پێشمەرگە خۆی زانی ئێمە ئێستا ئەمەی کە من باسیەکەم هێزی سەر بە هێزی هەفتایە ئەو بەڕێبەرایەتی سەر بە هێزەکانی هەفتایە هێزی پێشمەرگەی هەفتا لە وەزارەتی پێشمەرگەش حەزەکەم ئەوشت پێ بڵم مدیریەتێکی تەدریب بەدەنیمان هەیە هەر هەمان ئیشوکاری هەیە بەڵام بەداخەوە ئێستا لەوێ هین نییە بڵێن چالاک نییە بەڵام ئێمە بە حکمی ئەوەی برادرانی هێزی هەفتا هاوکار و پشتیوانمان بەردەوام خزمەتەکەن و ڕۆڵی نیشتمانی کوردستانیش لەم بوارە دیارە. خۆش بێت بێگومان. کاک ئەدیب با باسێک لەوە بکەین کە شەڕی داعش تا چەند بۆتە هۆکاری ئەوەی کە ئێوە ڕێگر بێ لەگەڵ بەردەم ئێوە بۆ ئەوەی کە وەرزشەکانتان بکەن بۆ ئەوەی کە زیاتر برۆ بەتوانەکانتان بدەن. تەمان هی نەبێ ڕێگری تەواو بێ بە تایبەتی خۆی زانی لە کاتی شەڕەکانە تۆ پێویستت بە پێشمەرگە و بە جوندی و بە خۆی زانی ئەفسەر و ئەمە ئەفسەر و فەرماندەکانمان لە پێشەوە بەردەوام ئامادە بەشەڕ بەڵام ئیتر بە سوپاسەوە ئەوان هەموو فەرماندەکان درێژیان نەکرد لەوەی کە ڕێگر بن لەسەر وەستانی چالاکیەکانی ئەمە لە کاتی شەڕی داعش بەردەوام بوون. کاتێکی دیاری کاوتانداناوە بۆ وەرزشکردن بۆ نمونە ڕۆژێک کە پێشمەرگەکانمان هەڵەسن لەو کاتەیە وەرزش بکەن ئەوە بەرنامەی یەکەکانە بەرنامەی یەکەکان هەموو
یەکیەکی سەربازی ئەفسەری وەرشی هەیە، ئەفسەری تەدریب بەدەنی مەشقی دەستەیی پێدەبێ، ئەو ئەفسەری هەیە. ئەو ئەفسەرە بەرنامەی وەرشی خۆی بەیانیان بۆ هەموو یەکە وەرشەکانی خۆی جێبەجێەکە. بەڵێ کاک ئەدی باباسێک لە بڵاوبوونەوەی نەخۆشی کۆڕۆنا بکەین، بزانین کە تا چەند بۆتە هۆکارێک بۆ ئەوەی کە ئێوە لە وەرزشەکانتان بوەستن، یاخود ئەنجامدانی وەرزشکردن لە ئێستادا تا چەند گرنگە بۆ پێشمەرگەکانمان بۆ ئەوەی کە تەندروستێکی باشیان هەبێت و بەدوور بن لەم نەخۆشیە. بەداخەوە ینی ئەم نەخۆشیە بۆتە هۆی ئەوەی کە بەڕاستی هەموو ئیشوکارەکانی وەرزشی وەستان و بەداخەوە. ئەمێ بزانم کە هەڵتان داوە کە لەمە بەدووە بەردەوام بن لە وەرزشکردن. خۆی تزانی نزیکی ئەوە بۆ 6 مانگ ئەچێ هیچ کەسێک وەرزشی بە شێوەیەکی دایم نەکردمان. لەبەر ئەوە هەتا دەست پێ ئەەکەینەوە کاتێکی ئەوێ و ئیشەڵا بە تەمایشین ئەگەر خوا بکە ئەم نەخۆشیمان لە کۆڵ بێتەوە ئیشەڵا بەردەوام ئێمە چالاکیەکانی خۆمان ئەنجامەدین و چاوەڕوانی ئەوەیشین ئەو وەفدەی بەڕێبەرایەتی مەشقی دەستەی عێراق بێت بۆی تا بتوانین ئینشاءالله جاران عێراق بەشداریە کرد لە بتوڵی عالمی ئەسکەری سیزمیان پێوە ئێمە هەڵ بدەین ئێمە وەکو هێزی پێشمەرگەی بۆ هیواین. کاک ئەدی بۆ گەزانین کە لە کۆنگرەی چوارێکەتی نیشتیمانی کوردستان بۆردی وەرزشکردنمان هەیە، ئەمە بزانم کە تا چەند گرنگیان داوە بەم بوارە لە ئێستادا یەکێتی نیشتیمانی کوردستان. خۆی جاران یەکێتی نیشتیمانی کوردستان یەکەم جارەوە خزمەتی باشی هێزی پێشمەرگەم حەزەکەم لە کاتێک لە لادێکان ینی تیپی میلیان هەبوو تیپی وەرشیان هەبووە، ینی پێشمەرگەکان پێشمەرگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان تیپیان هەبووە بۆ لە لادێکان بەردەوام جگە لەوەی کە لەگەڵ حکوومەتی عێراقی حکوومەتی باز شەڕیان کردووە، بەڵام وەرشیان وەرە ناوە. دوای کۆنگرەی سێمی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمەڵێ خەمخۆری وەرزش هەستین داوامان لە سەرکردایەتی یەکێتی کرد کە ئێمە مەرجەعێکی ڕاضەمان هەبێ لە برادرانی کەرکووک، هەولێر، سلێمانی، کۆمەڵی وەرزشکاری یەکێتی نیشتیمانی کوردستان داوای ئەومان کرد کە ئێمە مەرجەعێکمان هەبێ وەکو بناغا بۆ خزمەتکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان. بۆیە لە کۆنگرە بە سوپاسەوە هەموو ئەندامانی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆردێکی وەرزشیان بە ناوی بۆردی وەرزشی گەنج و لاو دامەزران و بەڕێز کاک ئارام قادر خەبات ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆکایەتی ئەو بۆردە دەکات. دەستخۆشیان لێکەین. کاک ئەدیب ئەمە باسێک لەوە بکەین پێویستە چی بکرێت لەمە بەدووە بۆ ئەوەی کە لەناو ڕێزەکانتان زیاتر گرنگی بدرێ بە وەرزشکردن. ئێمە لە بەڕێوەبەرایەتی وەرزش بەرنامەی ئەومان داناوە کە بەردەوام لەناو هێزی پێشمەرگە وەرزش بکەین. ئەوە بەڕێوەبەرایەتێکە سابتە و وجە و ئیمکانەتی خۆی هەیە و خزمەتی هەموو یەکە سەربازەکانی جگە لە ناو هێزی پێشمەرگە حەزەکەم ئەوەت ئاگادارکەم لە ئەو بەڕێوەبەرایەتی ئێمە هاوکاری بەردەوامی وەرشی تیپە میلیەکان و یانەوەرشیەکان و یەکێتی وەرشیەکانی سەر لیژنەی ئۆڵۆمپی بووە. دەستان خۆش بێت. کاک ئەدیب ئەمێ باسێک لەوە بکەین کە هیچ کەسێکتان هەبووە بەتوانا بوو بێت و توانی بێتی کە لە ئاستی پاڵەوانێتیەکانە بەشدار بێت لە ناو ڕیزەکانی هێزی پێشمەرگەی کوردستان. هەتا ئێستا ئەوە نەبووە. بەڵێ ئەمێ باسێک لەوە بکەین کە تا چەند گرنگە کە حکوومەت هاوکارتان بێت، تا چەند گرنگە کە ئەو کێشانی هەتانە لە ڕووی پێداویستیەکان ئەوان بۆتان دابین کەن بۆ ئەوەی کە بتوانن زیاتر برە بە وەرزشکردن بدەن. مەسائلی اقتصادی وای لێکەوە گینا ئەو کاتی حکوومەتی سلێمانی بوو، ئەنجومەنی وەزیرانی سلێمانی بوو، ئێمە کە ئەو بەڕێوەبەرایەتی دروست بوو بڕیاریدا کە هەموو هێزی پێشمەرگە اقتصادی وەرزش هەیە لێ ئەبڕێ بۆی چالاکیانی خۆی پێ ئەنجامدا هاوکار و پشتیوانمان بوون
یعنی بەردەوام چیمان داوا کردو بۆیان جێبەجێکردوین ئەومان کردو بۆیان جێبەجێکردوین لەبەر ئەوە ئێمەش توانیومانە ئەو بەڕێبەرەتیە بەو سەنگە بمێنێت. دەستان خۆش بێت. ئەمێت باسێک لە بوونی بەڕێوەبەرایەتیەکە بکەم تا چەند گرنگە کە لەناو هەموو هێزەکاندا بوونی ئەم بەڕێوەبەرایەتیانە بۆ ئەوەی کە زیاتر گرنگی بە وەرزشکردن بدرێت. خۆی ئێستا وەزارەتی پێشمەرگە بەنیازە ڕێخستنەوەی میلاکات بکە و هێزەکانی هەفتە و هەشتا ئەوانە یەک بگرێتەوە و بەرنامەی ئێمەش لەم سلکە ئەوکو بەڕێبەرایەتی وەرشویاریەکان لەگەڵ برادرانی لیژدەی باڵای میلاکات دانیشتوین و بڕیارە هەر یەکەیەکی سەربازی بەشی وەرزشی خۆی هەبێ و جودابێ و خزمەتی بەشەکەی خۆی بۆ هیوایین دەستان خۆش بێت. کاک ئەدی با باسێک لەوە بکەین کە لە ڕووی پێداویستی وەرزشیەکان پێشمەرگەکانی ئێمە بە جلوبەرگی خۆیانەوە یاری ئەکەن یاخۆت جلوبەرگی تایبەتی هەیە و وەرزشی پێوەکەن. ئێمە ئەو یەکانی کە بەشداریەکەن لە چالاکیەکانی بەڕێبەرایەتی وەرزشیاریەکان هەر یەکێکی سەربازی بە پێی چالاکیێکی خۆی پێداویستی وەرزشیەکانی بۆ ئەکردن و لەگەڵ ئەفسەری ئیدارێکی خۆیان تەسلیمیانەکەین و بەشداریەکەن هەمویان بۆ جێبەجێکەین. کاک ئەدیب ئەمێ باسێک لەوە بکەین کە لە ڕووی شوێنەوە ئێوە وەکو ئەزانن ئێوە بەردەوام لە سەنگەرەکاندان لە ڕووی شوێنەوە تا چەند گرنگە کە پێشمەرگەکان سەنگەر چۆڵ نەکەن لە بەرامبەر ئەوەی کە وەرزش ئەکەن. خۆی ئەوەش ینی پرسیارێکی زۆر جوانە بەڵام بە هاوکاری فەرماندەکانی هێزی پێشمەرگە وامان کردووە کە ئەو کلێنە بتوانین پڕکەینەوە کە بۆی ئەو ڕۆژەی ئەو وحدەیە کە لە پێشەوەی یاری هەیە پاسی بۆ ئەگرن ئەو یاریکەرەکانی کە ئامادەی بەشداری هەر پاڵەوانتی یان خولێکەکەن بۆ ئەینێرنەوە بۆش بەلامان بۆی بەشداری بکەن. کاتی دیاریکراو هەیە بۆیان بڵێن بۆ نمونە پێیان بڵێن کە لەو کاتەیە ئەکرێ و ئەبێ بگەڕێنەوە ناو ڕیزەکان. چۆن تۆ بەرنامەی بۆ دامنی خولەکان بۆ هەر خولێک لە خولەکانە بەرنامە و کات و تایبەتی خۆی هەیە لەبەرەوە ئاگاداری وحدەکەی خۆیەکەیت لە ڕێگەی یاری دەدری ئۆپراسیۆنەکانی هێزەکانی هەفتە و ئاگاداری سەرجەم ئەو یەکە سەربازیان ناکرێت. کاک ئەدیب ئەمە وەکو دوایین پرسیارم باس لەوە بکەین بێگومان وەرزشکردن پێویستی بە خواردنێکی باشە. ئەمە بزانم کە لەلای ئێوە تا چەند ئەو خواردنانە بەردەستە بۆ پێشمەرگەکانمان. خۆی هێزی پێشمەرگە ئێمە خوددانی لە ناو فەرماندەی هێزەکانی هەفتە کە من باسی دەکەم یاری دەدری ئیدارە و میرەمان هەیە ئەو بەرپرسە لە دابینکردنی خواردنی هێزی پێشمەرگە. دەستان خۆش بێت وە مراقبێکی باش هەیە بۆ ئەوەی خواردنەکانیان تا چ ڕادێک باشە وایە کوالیتێکی تایبەتی باشی هەیە لەبەرەوە لە درێغین نەکراوە لە خواردنی هێزی پێشمەرگە. دەستان خۆش بێت. سپاس بە ئامادەبوون سپاس بە زانیاریەکان نمونەتان زۆربەی شانازیتان پێوەکەین. بەڵێ سپاس بۆ مقدەمی مافپەروەر ئەدیب شکر نەسرەدین کە بەشێکی ڕاستەوخۆ لە لامان بوو. بەڵێ ئازیزانم ئێستاش بڕگەینی گامان هەیە بابێ کۆبینەری بین و دواتر بەردەوامە بین.
ڤایرۆسی کۆرۆنا دەستەکانتان بە بەردەوامی بشۆن، بە تایبەتی کاتێک کە لە کارەوە دەچنەوە بۆ ماڵ. لووتتان خاوێن بکەنەوە، بکۆکن یا بپژمن، خواردن بخۆن و یا ئاگاتان لە خواردنی خۆتان بێت. لانی کەم دەستەکانی خۆت بە ئاو و سابوون بۆ 20 چرکە بشۆن. ناومشتتان لە یەکدی بخشێنن، پشتە دەستەکانی خۆتان لە یەکدی بخشێنن. لەبیرتان نەچێت کە نێوان پەنجەکانتان خاوێن بکەنەوە. پشتی پەنجەکانتان لە ناومشتتان بخشێنن، قامکە گەورەکەتان لە بیر نەچێت. نوکی پەنجەکانتان لە ناومشتی هەردوو دەستان بخشێنن، ئەمە لەگەڵ دەستەکەی تریشتان بکەن. ڤایرۆسی کۆرۆنا ژیانی خۆت و ئەوانی دی بپارێزە. بەڵێ عزیزانم لەگەڵتان بەردەوامین هەروەکوتمان لا تەوەری دووەماندا لە پرۆگرامی ئەمڕۆ باس لە ژیان و بارودۆخی نەخۆشانی تالاسیما ئەکەین بزانین کە لە ئێستادا لەگەڵ بوونی نەخۆشی کۆرۆنا بارودۆخیان چۆنە لە ڕووی تەندروستی و لە ڕووی بژێوی ژیانیان و پێویستە چیان بۆ بکرێت لەلایەن حکوومەت و ئەو ڕێکخراوانەی کە هەن لە ئێستادا. هەر بۆ مەبەستەش بەڕێز کۆچەر کەریم ئەحمەد سەرۆکی کۆمەڵی تالاسیمیای سلێمانی باشەیەکی ڕاستەوخۆ لەلامانە. کا کۆچەر سڵاو لێبێ و کاتت باش بێت. سڵاو لە بینەرانی گەلی کوردستان. ڕاستەکەم بەخێراتی. کا کۆچەر با سەرتا باسێک لە بارودۆخی ئێوە بکەین لەگەڵ بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنا بزانین کە بارودۆختان چۆنە لە ئێستادا. بەڵێ دیارە بۆ توژوانی تالاسیمیا ڕوودانی هەر بارودۆخی سروشتی بێ دیا دەستکرد بێ تاسی دەکاتە سەر ژیانی توژوانی تالاسیمیا بەگشتی وەک لە ماوەی ڕابردوو قەیرانەکانی دارایی کە ڕوویدا لە کوردستان شەڕی دژی تیرۆر ئەمانە هەموو ئەگەر بۆ خەڵکێکی ئاسایی گرفتێکی دروست کرد بێ بۆ توشبوانی تالاسیمیان خێزانەکانیان بە چەندین جۆر گرفتی دروست کردووە و بێگومان هاتنی ڤایرۆسی کۆرۆناش بۆ سەرتاسەری جیهان و کوردستان وەک دەبینین بارودۆخەکە بۆ هاوڵاتیان بەگشتی دژوارە و لەگەڵ ئەوەشتا بۆ ئێمە دەجار دژوارە لە بەرەوەی توژوانی تالاسیمیا هەم دەبێت لە زیاتر لە کەسانی ئاسایی خۆپارێزی بکەن و هەندێک بۆ نمونە قەدەغی هاتوچۆ کەرەنتینە ئەم بابەتانە بۆ ئێمە قورستر بوو لە بەرەوەی توشبوانی تالاسیمیا بەردەوام پێویستیانەوە سەردانی نەخۆشخانەکەن بۆ وەرگرتنی خوێن بۆ چارەسەر بۆ پشکنینی تر سەردانی دوکتۆرە تایبەتەکانی تر بکەن ئەمانە تا ڕادێکی زۆر بارگرانی خستوە سەر
توژوانی تالاسیمە و خێزانەکانیشان. بەڵێ بەداخەوە کا کۆچەرەمێ باسێک لەوە بکەین کە نیشانەکان لە کەسێک ئەگەر خوا نەخواستە توژبووی تالاسیمیا بێت و لە هەمان کاتیشدا نەخۆشی کۆرۆنای هەبێت نیشانەکان لەم کەسەیە چۆن دەرەکەون. دیارە ئەوە وەکو باز دەکرێت نیشانەکانی کۆرۆنا بەکە پزیشکان لەو بارە باسی دەکەن ئاشکرایە بۆ هەر کەسێک کە بیگرێت تالاسیمیا بیا غێری تالاسیمیا هەمان شتە بێ بەڵام بە حکمی ئەوەی توژوانی تالاسیمیا نەخۆشی درێژخانن دۆچی تەسیراتی زیاتر هەبێ بەرگری لەشان کەمتر بێت وەسپاس بخوا تا ئێستا هیچ حاڵەتێک ڕوویدەداوە و توژوانی تالاسیمیا پابەندی ڕێنماکانی تەندروستی. کا کۆچەر باستێک لەوەت کرد کە کەرەنتینە بۆتە هۆکارێک بۆ ئەوەی کە ئێوە نەتوان بچنە دەرەوە و سەردانی نەخۆشخانەکان بکەن لەم ماوەیەدا ئێوە بارودۆختان چۆن بۆ لە ڕێی وەرگرتنی خوێنەوەوانێ. بەڵێ دیارە توژوانی تالاسیمیا لە سنووری پارێزگای سلێمانی یەک تاکە سنتەر هەیە کە لە شاری سلێمانیە واتە توژوانی تالاسیمیا لە گەرمیان لە پێنجۆن لە هەموو دەوروبەری سلێمانی و دەگەڕانەوە بۆ ئەم سنتەرە. بەڵام بارودۆخی قەدەغی هاتوو چۆ و خۆپارێزەکان وای کرد هەموو ئەو توژوانی تالاسیمیا لە شوێنەکانی خۆیان خەونوەربگرن نێنەوە ناو شار کە هەرچەند تۆزێت دژوارە بۆیان بەڵام کۆچەر چۆن هاوکاریتان کردوون بۆ ئەوەی کە لە شوێنی خۆیاندا خوێن وەربگرن و نێنە ناو سنتەری هاوکارێکە تەنها ئێمە وەکو کۆمەڵی تالاسیمەوە لەگەڵ بەڕێبەراتین تەندروستی و سنتەری تالاسیمیا پەیوەندیمانە بۆ لەگەڵ ئەو شوێنانەی کە بۆ منە توژوانی تالاسیمیا سەردانیان کردو وەک نەخۆشخانە بوون سنتەرێک نەبوو تایبەت بە تالاسیمیان بەڵام لە بەروەی نەگەڕێتەوە ناو شار و کەمتر بەرکەوتنی هەبێت لەگەڵ خەڵکیە لە شوێنی خۆی خوێن وەرگریەوە ئێمە لە ڕێ کۆمەڵەکە و لە ڕێ کەسان و لە ڕێ ئەو نەخۆشخانانەوە بانگوازی خوێنمان کردووەکە لەو نەخۆشخانانە شا خوێن هەبێت کە هەر کاتێت توژوانی تالاسیمیا ڕویان کردەوێ خوێن وەربگرن و بۆ چارەسەرەکانی ژە و چارەسەرانەی کە زۆر پێویستە و پێویستیان پێێتی توژبووی تالاسیمیا گەر خۆشی نەگەڕێتەوە ناو سنتەری تالاسیمیا لە سلێمانی دەتوانێت باوەک یا دایکی هەر کەسێکیکە بنێرێ بەپێی ئەو جۆر و چارەسەرانی کە پێشتر بەکارێناوە لە پزیشکی پسپۆر چارەسەرکانیان بۆ دانێتەوە توژوانی تالاسیمیا ناو شاری سلێمانی ژار وەکو ڕۆژان کاتانی ئاسایی سەردانی سنتەرەکەکەن و بۆ خوێنوەرگرتن. کا کۆچەر لەگەڵەوەی کا کەرەنتینە بوو خەڵکی نیانەتوانی بێنە دەرەوە ئەمە باسێک لەوە بکەین کە تا چەند ئێوە کێشەتان هەبووە لە ڕووی بوونی خوێنەوە. بەڵێ دیارە هەر لە سەرەتای قەدەغی هاتوچووە ئێمە ستافی دەستەی کارگەڕی کۆمەڵەکەمان بەردەوام لە دەرەوە بوون ینی ئەوە بوو کە پەیوەندیکی زۆرمان لەگەڵ بانکی خوێن و سنتەرە هەبوو بە هەمانگی لەگەڵ ئەو دوولانەیە داوامان لە هاوڵاتیانەکەت ئەتوانم بڵم چەندی جار خۆمان لە ڕێگەی کۆمەڵەکەەوە هاوڵاتیانمان گەیانەوە بانکی خوێن تا خوێنەکە بن کە وەختە قەدەغی هاتوچۆ بوونیان نەتوانی خەڵک بچێ ئێمە خۆمان تەکلیفان لە کۆمەڵە دۆست و کەسانی خۆشەویستە بوو بەدەمانەوەهاتن خۆمان ئەچوین ئەمانگەیان بانکی خوێن و خوێنەکانە بەخشی و ئەمان جێڕانەوە و دواتریش من بۆ خۆم سەردانی کۆمەڵە شوێنم کرد کە ئەو وەختە ئەوان لە ئەرکا بوون بوونە هێزەکانی ئاسایی ژێزەکانی ناوخۆ لیشنەکانی قایم قامێت کە بە خۆشحاڵیەوە ڕۆڵەکی باشیان بینیم ئەوان لە ئەرکا بوون زیاتر لە دەرەوە بوون لە ڕێ ئەوان ئۆتوانیمان یەک دوو هەڵمەتی خوێن بکەیت تا ڕێژەی خوێن لە بانکی خوێن ناکەم نەبێتەوە بە تایبەتی بۆ توژوانی تالاسیمیا. دەستان خۆش بێت. کا کۆچەر ئەمێ باسێک لەوە بکەین کە ئێوە کە نەخۆشی تالاسیمیاتان هەیە پێویستە چەند ڕۆژجارێک خوێنتان بگۆڕن. بەڵێ دیارە تالاسیمیا سێ جۆرە جۆری هەڵگر لەگەڵ جۆری ناوەند لەگەڵ جۆری قورس هەڵگر لەو کەسانە پێک دەکەتانە بە سیفەتەکانی و پێویستیان بە جۆرە چارەسەرێک نییە جۆری ناوەند و قورسمانەیە ناوەندیش تا ڕادێتوانین بڵێن شەژمان کەڕەت پێویستی بەخوێنە بێ زیاتر پێویستی بە چارەسەرەکانی ترە بێ و توژوانی تالاسیمیا لە جۆری قورس کە بەپێی ئەو پزیشکی پسپۆر بۆی دیاری ئەەکە ئێمە هەمانە بۆ منە دە ڕۆژجارێک پێویستی بەخوێنە بێت و چواردە ڕۆژارێ ئەکسەرەتیان 21 ڕۆژارانی لەو حەدە دەرناچێت واتە ئەگەر 21 ڕۆژارەکەش بێت ئەبێ هەموو 21 ڕۆژارێ یا چواردە ڕۆژارێ ئەو توژوی تالاسیمیا سەردانی سنتەر بکات بۆ وەرگرتنی خوێن
دەستە خۆش بێت کاکۆچەرەمێ باسێک لە باردۆخی ژیانتان کەین لە ڕووی بژێوی ژیانتانەوە لەم ماوەی کە نەخۆشی کۆڕۆنا هەبوو بژێی ژیانی نەخۆشانی تالاسیمیا چۆن بووە تا چەند ئێوە وەکو کۆمەڵەکەتان هاوکاریان بوون لەو ماوەیەدا بەڵێ وەک لە سەرەتا ئاماژەم پێکرد هەر بارودۆخێکە ڕووبات تەسیراتێکی زۆری ئەوێ لەسەر توژوانی تالاسیمیا لەسەر خێزانەکانیان خۆتان نەزانن زۆرێک لە خێزانەکانی توژوانی تالاسیمیا لە کەسانی هەژار و کەم دەرامەتن بارودۆخیان خراپە ئەمە خێزانمان هەیە سێ نەخۆش چوار نەخۆشی تالاسیمیای هەیە لە دەرەوەی شارن تەنە ناو شاریش هەندێکیان باوکیان پێشمەرگەیە لە هێزەکانی ناوخۆیە فەرمانبەری حکومەتن پێویستیان بە ئەو وەک هاوڵاتیانی تر موچەیە لەگەڵ ئەوەیە بارودۆخەکە لە سەریان قۆرەستر بووە لەبەرەوەی ئەمان پێویستیان بە هاتوچۆی نەخۆشانێ پێویستیان بە چارەسەرکردینە و هەندێک توشوی تالاسیمیاکە خۆی خێزاندارە و کرێچیە کار و کاسپینی ینی بەداخەوە بارێکی زۆر خراپ بەسەریانە هاتبوو ئێمە وە کۆمەڵەکە باس کرد هەر لە سەرەتاوە بە هاوکاری ئەو خێرخواز و مرۆڤ دۆستانی کە لە شاری سلێمانی دەستی هاوکاریان درێژ کرد و بۆ زۆر لایەن ئێمەش پاژەوەی پەیوەندیمان پێوە توانیمان چ لە ڕووی خواردن و پێداویستەکانی ڕۆژانەوە چوو لە ڕووی هاوکاری مادیەوە بۆ خێزانەکانی دابینکردن و خۆمان بگەڕین بۆ ماڵەکان ئەوان نێنە ڕێکخرا و لەبەر ئەو قەدەقی هات و چۆیە و خۆمان ئەگەڕین ینی ڕۆژێ لە شارە زۆر بوون ڕۆژێ لە گەرمیان ڕۆژێ لە چەمچەماڵ ئەگەڕێن بەسەر نەخۆشەکان و خێزانەکان ئەو پێداویستیە ڕۆژانانی کە پێویست بوو لەلایەن خێرخوازانەوە دابینکرا بوو ئەمە مانگەیانە ماڵە خێزانەکانی توژوانی تالاسیمیا هەرچەند ئەمە ئەتوانم بڵم چارەسەرێکی کاتیە چونکە لەبەری توژوانی تالاسیمیا جگەل لە ئەو بشوی کە بەردەوام پێویستیانە هەیان بێ بەردەوام پێویستیشان بۆیە کۆمەڵە چارەسەری گرنگەیە کە بەکاری بێن هەندێک جار ئەو چارەسەرانە نامێنێ و نرخەکەشی لە ناو بازاڕە گرانە. ئەو دەرمانانی کە ئەمان بەکاری ئەهێنن ئەمێ باسێک لەوە بکەین کە تا چەند بەردەست بووە تا چەند ئێوە هەوڵتان داوەکو کۆمەڵەکەتان بۆ نەخۆشانی تالاسیمیای دابین بکەن. بەڵێ بەداخەوە ماوەی 6 ساڵە بێت ئەتوانم بڵم زۆرێک لە چارەسەرەکانی توشبوانی تالاسیمیا بە بەردەوامی نییە واتە ئەگەر مانگێک بەردەست بێت 3 مانگ بەردەست نییە لە هەموو کوردستان نەک لە سلێمانی ئەتوانم بڵم تا ڕادەی ئێشتا بە هەوڵ و هیمەتی بەڕێبەراتی تەندروستی و سنتەری تالاسیمیا و کۆمەڵە کەسانی دڵسۆز تا ڕادەی هێشتا سلێمانی باشتر بوو لە زۆر ناوچی تری کوردستان بەڵام ئەمە پێویستە هەموو توژوانی تالاسیمیا لە کوردستان ئەم چارەسەرانیان بۆ دابین کرێ و ئەو پشکنی نایە و دەرمانانی کە بەردەوام پیسە بەکاری بێنن چونکە هەندێکیان لەگەڵ ئەوەی نرخەکەی گرانە بە ئاسانی بەردەست ناکەوانی ناتوانانی لە دەرمانخانە تایبەتەکانیش بیان کڕی و ئەگەر هەش بێت خێزانێک نەخۆشێکی بن چوار نەخۆشی تالاسیمیا هەبێ ناتوانێت مانگێک دابینی کە 15 ڕۆژ دابینی کە ناتوانێت بە بەردامی دابینی کە چونکە ئەمە ئەرچی سەرێکی حکوومەتە و بە تایبەتی وەزارەتی تەندروستی هاوکاری ئێوەکو کۆمەڵەکەتان چیتان کرد بەتەکیت ئێمە ینی ڕێکخراوەکەمان نەنەسرێمانێ نە بودجەیەکمانێ بڵێن کۆمەڵە چارەسەر خۆمان ئەیکڕین تەنان ئەگەر کۆمەڵش تیژە بێت توانین بڵێن لەلایەن خێرخوازانەوە دووش مەسەلەی چارەسەر و دەرمان تایبەتە بە وەزارەتی تۆرنزوزی و بەڕێبەراتێ تەندروستیەکانیانی دەبێت لەژێر چاودێری ئەوانە بێت چونکە خۆ دەزانی دەرمان هەیە ئێکسپایرە دەرمانێ بەکەڵک نایە و بە تایبەتیشم دەرمانان کە تەرخان کراوە بۆ تالاسیمیا. کاکۆچەر ئەمێ باسێک لەوە بکەین کە ئێوە وەکو کۆمەڵەکەتان چیتان کردوە بۆ ئەوەی کە هاوکاری ئەو نەخۆشانە بن کە تالاسیمیان هەیە لە بەرامبەر ئەوەی کە هەلی کاریان بۆ بڕەخسێن وەکو هەر کەسێکی تر بتوان لە کۆمەڵگەدا کار بکەن. بەداخەوەش کە گرفتێکی زۆری خەڵکی کوردستانەکە نەبوونی کاریانە دامەزراندن یا زۆر هەشتی تر کە پێویستە بۆ هاوڵاتیان و بە تایبەتی خاوەن پێداویستی تایبەت توژوانی تالاسیمیا بکرێ نەخێر نەمانتوانیوە شتێک لەو بارەوە بکەین لەبەروی خۆتان زانن توژوانی تالاسیمیا ناتوانن هەموو جۆرە کارێکیش بکەن ینی کارێکی قورس و گرانبێ لە سەریان پێیان ناکرێت وەکو کەسێکی ئاسایی ناتوانێت بڕە ڕۆژانە کرێکاری بکە یا ڕۆژانە کارێکە کە لە توانای جەستەی ئەوانە بێ بەڵام هەمانە بوونە
نەخۆشی تالاسیمیایە زۆر زیرەکە لە ڕووی زانستیەوە خوێندکار خوێندنی تاو کردو لە لە باڵەکان پزیشکمانەیە ئەندازیارمانەیە ینی زۆرێک لە نەخۆشەکان خوێندنیشان تاوا کردو بەڵام هەر دانیشتون ینی هەندێکیشمان هەیە لە سەر ڕای ئەوە سەر ڕای قورسایی بارودۆخەکەی شانی یاوەتە بەری و مەجبورە کارێ بکە هەریش نەبێ بەشی بژێوی ژیانی خۆی یا بەشی ئەو پێداویستیانی کە پێویستە بیکڕێ هەرچەند بەشیش ناکات. کا کۆچەر لەگەڵەوەی بارودۆخی تالاسیمیا خراپ بوو لە ماوەیەدا ئەمە باسەک لەوە بکەین ئێوە هیچ بڕەبوو جێکتان هەیە کە مانانەوەری بگرن بتوانن کە ژیانتانی پێ باشتر بکەن. وەکو ڕێکخرا وەک باسم کرد نەخێر ئێمە هیچ نەسیرە بودجەیەکمان نییە تەنانەت وەکو نەخۆشانی تالاسیمیا وەکو نەخۆشانی تالاسیمیا وەکو هەموو خاوەن پێداویستی تایبەت ئەو بڕەموچەکەمە هەیە کە بەداخەوە ئەمڕۆکە وەرگیراوە ئیمانی هەشتی 2019 کە بڕێکی زۆر کەمە 150,000 دینارەکە ئەتوانم بڵێم تەنها بەشی کرێ هاتوچێ نەخۆشخانەکانەکە جگەلەوەی کە هەندێک چارەسەر هەندێک پشکنین هەیە نرخەکەی بەقەت بڕی موچەکەیە کە توشمانی تالاسیمیا پێویستە ماگانە پشکنینێک بکەن لەو بڕەپارە زیاترە جۆرە چارەسەرێکی بیکڕن لەو بڕەپارە زیاترەکە وەکو موچە بەکارێنن کە ئەم ڕۆژۆک باسم کردی مانگی هەشتی 2019 وەرگیراوە. کا کۆچەر وەکو کۆمەڵگەتان هیچتان نەکرێت بۆ زیادکردنی ئەم بودجەیە بۆ ئەوەی کە وەک ئەزانین کە نەخۆشانی تالاسیمیا جیاوازترن لەو کەسانەی کە خاوەن پێداویستی تایبەتن بۆی کە بتوانن هەر هیچ نەبێت ئەو دەرمانانی کە ئەیانەوێت و ئەو ڕۆژانەی کە ئەیانوێت سەردانی نەخۆشخانە بکەن بتوانن کە بڕەپارێکی پێویستیان پێبێت. بەدڵنیایی ئەمە ڕێکخراوەکەمان هەم سەردانی وەزارەتی کارمان کردووە هەم بە نووسرا و ئاراسی وەزارەتی کارمان کردووە هەم سەردانی سەرۆکاتی پەرلەمانمان کردو سەرکی پەرلەمانمان بینیوە و زۆربەی فراکسیۆنەکانمان بەسەر کردەوە کە تایبەتمەندیەک بۆ توشبانی تالاسیمیا کە بکرێت بە یاسایەک هەم لە ڕووی دابینکردنی چارەسەرەکە هەم لە ڕووی بژێوی ژیانی توشبانی تالاسیمیا زیادکردنی موچەکەیان بەڵام بەداخەوە کە بینین بارودۆخەکان ساڵ بە دوای ساڵە قەیرانی دارایی ئەو کەمی موچە ئەو شتانە ینی ئەم پرۆژانەی ئێمە کە خسومانەتە بەردەست لایەنی پەیوەندیدار هیچی لە جێبەجێ نەکراوە قەرار بوو لە ساڵی 2012 و ڕێژەی هاوکاری توشوانی تالاسیمیا و زۆرێک لە خاوەن پێداویستیەکان بە پێی پلەی نەخۆشەکەیان بۆیان زیاد بکرێ بەڵام ئەو بڕیارەش نەچۆبواری جێبەجێکردنەوە کۆم و بڕیارەکانی ترکە سوود بگەێنە بە خەڵکی کوردستان. کا کۆچەرمێ باسێک لێ بکەین تا ئێستا هیچ نەخۆشخانێکی تایبەت نییە بە نەخۆشانی تالاسیمیا بۆ ئەوەی کە ئەو نەخۆشانە بچند لەوێ پشکنینەکانیان بێ بەرامبەر بکەن. بەڵێ ئێمە سنتەری سالاسیمیا هەیە لە شاری سلێمانی و لامە کوردستان سەنەدەرەکانی سالاسیمیا هەیە بەڵام وەک باسم کرد بارودۆخی دارایی قەیرانی دارایی وا ئەکات ینی ئەم سنتەرانەش کۆمەڵ شتیان لێ ببڕێ ینی کە خۆی پێویستە تایبەتمەندیەکانی ئەم سنتەرانە جیاواز بێ ناکرێت بۆ منە لەو سنتەرانەکە پێشتر بێ بەرامبەر پشکنینمان بۆ کراوە هەر وەختی ئەو شتانە بەردەست و بێ بەرامبەر کراوە بەڵام نزیکەی 6 ساڵە بیانی مانگێک هەیە 3 مانگ نییە 6 مانگ نییە هەم لە ڕوو چارەسەرەکە هەم لە ڕووی پشکنینەکان ئەتوانم بڵێم کۆمەڵێ پشکنین هەیە تەنان ناو نەخۆشخانەکانی تریشان نییە لە گشتەکانی حکومیەکانە مەجبور بچیتە تایبەتەکان بیکەیت و توشبوانی تالاسیمیا جگەلەوەی تووشی نەخۆشی تالاسیمیانەیە زۆر جار کاریگەری نەخۆشی تالاسیمیاکەوە کە تووشی چەندین گرفتی تری تەندروستی بن بۆ ئەم گرفتانی تریش پێویستیان بۆی سەردانی پزیشکی تایبەتی تر بکەن سەردانی نۆریگە تایبەتەکانی تر بکەن نەخۆشمانێ بۆ نەکێشەی شەکرێ هەیە نەخۆشی شەکرە نەخۆشی دڵی هەیە نەخۆشی گورچیلەیە ئەمانەی بۆ دروستە بێ مستەمر دەبێ بەردەوام جگەلەوەی چارەسەر و چاودێرەکانی تایبەت بە تالاسیمیا بۆ ئەکرێ خۆشی لە نۆرینگە تایبەتەکانە سەردانی دکتۆری تایبەت کە بۆ بارانەکەمەش بڕەپارێکی زۆری تری پێویستە. کا کۆچەر نەخۆشخانە ئەهلەکان تا چەند هاوکارتان بوون بۆ نمونە ئێوە بارودۆختان جیاوازترە لە نەخۆشانی تر تا چەند هاوکارتان بوون لە ڕووی ئەوەی کە ئێوە کە ئەچن بۆ فەحز کەمتر پارەتان لێ بسەرن تا نەخۆشێکی تر کە ئەچێتە ئەوێ. بەداخەوە ینی شتێکی وا لەو شاری سلێمانیا نییە تەنان مەگەر زۆر جار
نووسراویشمان کردو بۆ هەندێک لە نەخۆشخانەکان ئەتوانم بڵم بە پەنجەی دەستێک دوو نەخۆشخانەی تایبەت هەیە کە ئەویش شتێکی زۆر کەم ینی هی ئەوەنی لە چاوانێکە بۆ منە زۆربەی نەخۆشەکان گەر پێویستیان بە چارەسەریا پشکنینێکی تایبەت دەبێت ڕووی تێ بکەن ینی واتە داشکانەکە شتێکی زۆر ڕەمزی و کەمە ئەویش هەمویان نا یەک دوو نەخۆشخانەی تایبەتن هەرچەنە حەقا ینی هەموو نەخۆشخانە تایبەتەکان ڕەچاوی باردۆخی وەنە توشوانی تالاسیمیا بکەن توشوانی شێر پەنج بکەن خاوەن پێداویستە تایبەتەکانی تر بکەن کە ئەوان جیاوازترن لە کەسانی ئاسایی پێویستیان زیاتر بەو شوێنانە دەبێت ڕەچاوی ئەو بارودۆخە بکەن بەڵام بەداخەوە بەداخەوە کاکۆچەر باواسێک لەوە بکەین لە ڕووی زەواجکردن ئێوە تا چەند ئاسانە لای ئێوە کە زەواج بکرێت یاخود بۆ نمونە ئەگەر دوو کەس زەواجیان کرد تا چەند لە ڕووی پشکنینەکانەوە لەبەر چاوی ئەگرن کە ئەگەر هات و منداڵیان ببێت هەڵگری ئەم نەخۆشیە نەبێت مەبەستان لە ناو خەڵکی ئاسایی یا توشوانی تالاسیمیا لە هەردوو لا بەڵێ بۆ کەسانی ئاسایی دیارە یاسایەگە ئێسا لە کوردستان کە ئێمە چەند ساڵ کارمان لەسەر کردووە بە هەمانجی لەگەڵ فەرمانگەی تەندروستی و سەنتەری تالاسیمیاوە وەزارەتی تەندروستی وەزارەتی دار ئەمانە هەموو داد کاریان لەسەر کردووە ئێستا خۆشبەختانە کاری لەسەر دەکرێەوە بەداخەوە زۆر جار هەندێک کەسەیە دوای زەواجەکە ئەو ڕێکاران ناکرێتە بەر ئێمە داوامان کردووە کاتێکەر کوڕ کچێکە هاوسەرگیریەکە ئەمە داوام کردو پێش پرۆسی هاوسەرگیریەکە پشکنینی تایبەت بکەن تایبەت بە نەخۆشی تالاسیمیا بۆی ئەگەر دەرکەوت دەم دوو کەسە هەردووچیان هەڵگری سیفەتەکەن ئەو وەختە لە نەخۆشخانەیە لە دادگاوە ئەنێرێتەوە ناو سنتەری سالاسیمیا لای ئێمە کە بەرچای خۆی وەسعەکە ببینێ چونکە بنە هۆکاری دروستبوونی توش نەخۆش تالاسیمیا کاتە ئەگەر دایک و باوکی ئەگەر دووچان هەڵگری نەخۆشیەکە بن هەڵگری سیفەتەکە بن ئەو وەختە لەسەر ناڵەکانیان تەطبیقە بێت ناڵەکانیان توشبوو بەڵام و بە هەمان شێوە لە ناو توشبوانی تالاسیمیاش کاتێککە توشوێکی تالاسیمیا بێ پرۆسی هاوسەرگیری بکات بێگومانە بێ کەسێک گەڵبژێرێت کە هەڵگری سیفەتەکەش نەبێت ینی واتای چارەسەری نییە ئەگەر دوو کەس بیانەوێت زەواج بکەن هەردووکیان هەڵگری سیفەتەکە بن چارەسەری نییە ئەبێ واز پێێنن وانە چارەسەرچی ئەگەر هات و ئەم دوو کەسا هاوسەرگیریەکان کردبوو وە دواتر ئەم پرۆسیان جێبەجێکە پشکنینەکە خۆ ناکرێ هاوسەرگیریەکان هەڵۆشێنەوەنێ بەڵام ڕێکاری تر هەیە ڕێکارەکەی ترەوەیە هەر وەختێ دایکەکە دووجان بوو هەر لە سەرەتای ئەوڵی دووجانەکەی سەردانی سنتەری سالاسیمیا بکە بۆ ئەو ڕێنمایانی پێوترێت تا جێبەجێکە بۆ پشکنینی پێشوەختی کۆرپەلە کاتێککە پشکنینی پێشوەختی ئەو کۆرپەلە ئەگەر دەرکەوت کۆرپەلەکە هەڵگری نەخۆشیەکەیە ئەوە لەبار ئەبرێت کە لیژنەی فتووە ڕێ پێداوە و ئەگەر هەڵگریش نەبوو ئاسایی یەتە دنیا و لە دایکە بێ ئەم ڕێگانە هەیە کە بۆ ئەو کەسانی کە هاوسەرگیریەکان کردووە و هەردووشیان هەڵگرن دەستەکانە خۆش بێت کا کۆچەر ئەمێ باسێک لەوە بکەین کە لەلایەن هاوڵاتیانەوە تا چەند هاوکاریتان کراوە لە ڕووی مادی لە ڕووی بڵێن دابینکردنی ئەو دەرمانانەی کە پێویستانە یاخود لە ڕووی معنەویەوە تا چەند هاوکارتان بوون لەوەی کە ئێوەش وەکو کەسانی ئاسایی سێر بکەن بەڵێ وەڵا دەڕووی ئەوەی کە هاوڵاتیان چۆن هاوکاریمانەکات من ئەمە سوپاسی خەڵکی کوردستان بە تایبەتی شاری سلێمانی هەم لە ڕووی خێرخواز و سەرمایهدارەکان کە ڕۆڵێکی باشان بینیوە و هەر کاتێ ئێمە داوایەکمان پێشکەش کردوێ سەبارەت بە توشمانی تالاسیمیا بە هاوکاریکردنیان خۆشبەختانە کەسانێکن لە شاری سلێمانی کە زۆر دڵسۆزی هەم ڕێکخراوەکەمان توشمانی تالاسیمیان هاوڵاتیانیش لە ڕووی بەخشینی خوێنەوە هەر وەختێک کاتی ئێمە بانگەوازێکەکەین یا داواکاریشان لێ دەکەین بەرامبەر بە توشمانی تالاسیمیا زۆر ئامادەن و زۆر خۆرسک و سنگفراوانە دێن بەدەم داواکارەکانەوە بۆیە من لێرەوە جارێکی تر داوا لە هەموو ئەو کەسانە ئەەکەم کە توانای هاوکاریکردنیان هەیە چ مادی بێت چ معنەوی بێت چ بە خوێن بەخشین بێ هیچ کات توشمانی تالاسیمیان لەبەر چاو ون نەکەن هاوکاریان بکەن و دەستی هاوکاریان بۆ درێژکەن لەبەری توشبوانی تالاسیمیا پیسی بە هاوکاری هەموو لایەکە یەکمان کاکۆچەرۆکو دوامین پرسیارم ئەمێ باسێک لەوە بکەین کە پێویستە ئێوە لە ئێستادا چیتان بۆ بکرێت کە نەخۆشی کۆرۆنا هەیە و ئەو پێداویستیانە چیە کە ئێوە پێویستان پێیەتی
وڵا ئەوەی کە پێویستە بۆ توشبوانی تالاسیمیان بەردەوام دابینکردنی چارەسەرەکان لەگەڵ خوێن و هاوکاریکردنی مادی و معنەوی توشبوانی تالاسیمیا باسمان کرد لەگەڵ بەڕستا کە توشبوانی تالاسیمیان جگە لە نەخۆشەکەی گرفتی تری تەندروستیانەیە کێشیانەیە باریداراییان خراپە پێویستیان بە هاوکاری مادیە بە معنەویە بە دابینکردنی خوێنەوە بە هەموو ئەو چارەسەر و پێداویستە پزیشکانەیە کە بەردەوام پێویستە بەکاری بێنن. دەستەکانە خۆش سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکانە بەڵێ سپاس بۆ بەڕێز کۆچەر کەریم ئەحمەد سەرۆکی کۆمەڵی تالاسیمیای سلێمانی بە ئاشەیەکی ڕاستەوخۆ لامان بوو. بەڵێ ئازیزانم ئێستاش پەیامنێرمان فەرحان بە ئاشەیەکی ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە لەگەڵمانەیە. فەرحان سڵاو لێبێ ئەم کاتت باش بێت دەمێ بزانم زانیاریەکان لای تۆ چین. بەڵێ کۆژین سڵاو لە تۆ لە تەواوی بینەرانی گەلی کوردستان دیارە ئەمڕۆژ لە پارێزگای هەڵەبجە کۆمەڵێک هەواڵ و زانیاری و چالاکی هەن لە دیارترین زانیاریەکان لە پارێزگای هەڵەبجە ئەمڕۆ پرۆسەی تاقیکردنەوە نیشتیمانیەکان دەستیان پێکرد. دیارە ئەم پرۆسەیە بە ئامادەبوونی پارێزگاری هەڵەبجە و جێگری پارێزگار و قایمقامی هەڵەبجە و بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەڵەبجە لە پەیمانگای تەکنیکی هەڵەبجە دەستپێکی باڵن تاقیکردنەوەکان دەستیان پێکرد و لە چەند شوێنێکی دیکەی پارێزگای هەڵەبجەش تاقیکردنەوەکان بەڕێوە دەچوون. ئەوەی کە جێگەی سەرنج بوو لەم ساڵدا ئەوە بوو کە بڵاوبوونەوەی کۆڤید-19 و گرتنەبەری ڕێکاری پێویست بوو ئەوە بوو کە خوێندکاران بە شێوەیەکی گشتی کۆکراونەتەوە لە چەند شوێنێکی پارێزگای هەڵەبجەدا و ڕێکارە تەندروستیەکان گیراونەتە بەر بۆ ئەوەی کە لە هەر حاڵەتێکدا ئەگەر بێت و با بڵێن هەڵگرێکی ڤایرۆسەکەی تێدا بێت و بکرێت کە خوێنکارەکانی تر سەلامەت بن و گیانیان بەپارێزێ. پارێزگاری هەڵەبجە سەردانی پەیمانگای تەکنیکی هەڵەبجەی کرد لە نزیکەوە باڵێن مامۆستایان و سەرپەرشتیارانی تاقیکردنەوەکانی بەسەر کردەوە لە لێدوانێکی ڕۆژنامەوانی داماژەی بەوە کرد کە وەکو ئیدارەی پارێزگای هەڵەبجە سپاس و دەستخۆشیان بۆ مامۆستایانە هەیە کە توانیان سەرەڕایی خراپی دۆخی یابووری دواکەوتنی موچەکانیان لە وەڵەکانی تاقیکردنەوە لە بەردەم ڕۆڵەکانیاندا ئامادە بن و تاقیکردنەوەکان بەڕێوەبەرن و ئاماژەشی بەوە کرد هەموو ڕێکارێکی پێویست گیراورەتە بەرچ لە ڕووی با بڵێن ئەمنیەت و ئاسایشی هۆڵەکانەوە یاخود پێداویستەکانی فێنکەرەوە و پێداویستە تەندروستیەکانەوە هەموو ئەمانە گیراونەتە بەر و بە ڕێژەیەکی باش خوێندکاران خۆیان پابندن بە ڕێنمایە تەندروستیەکانەوە و جەختیشی لەوە کردەوە کە ئەو لیژنەیە کە ڕاست پێراوە سەرپەرشتی تاقیکردنەوەکان دەکات لە کۆنتاکتی بەردەوام ئامادەبن لەگەڵ پارێزگاری هەڵەبجە. لای خۆشەوە سۆران عومەر بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەڵەبجە ئاماژەی بەوە کرد کە 2350 خوێندکار ئەمڕۆ لە پارێزگای هەڵەبجە بەشداری تاقیکردنەوەکانیان کردووە کە تێدا 497 مامۆستا و سەرپەرشتیاری پەروەردەیی چاودێری پرۆسەکە دەکەن. ئەمڕۆ بە شێوەیەکی گشتی پرۆسەکە بە باشی بەڕێوە چووە و بۆ ڕۆژانی داهات و تریش پلانی تایبەت دانراوە بۆەوەی کە تاقیکردنەوەکان لە کەشوهەوایەکی هێمن و ئاسایشدا بەڕێوە بچێەوە خوێندکاران بتوانن وەڵامی تاقیکردنەوەکانیان بدەنەوەی کە داواکاری لیژنەی تاقیکردنەوەکان بووەوە بوو کە داوا لە هاوڵاتیان دەکەن کە سەردانەکانیان لەم چەند ڕۆژەدا کەمکەنەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە بۆ هۆنیەوە کە خوێندکاران تاقیکردنەوەیان هەیە کەمتر سەردانی یەکتری بکەن. لەلایەکی دیکەوە ئەمڕۆ لە مەرزی نێودەوڵەتی باشماق ئامادەکاری پێویست کراوە بۆ گەڕانەوەی ئەو مرید و دەروێشانەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا بۆ ناشتنی تەرمی شێخ محەممەد کەسنەزانی سەردانی پارێزگای سلێمانیان کرد. لە ئێستادا لە ناو مەرزی نێودەوڵەتی باشماق ڕێکاری تون گیراوەتە بەر بەوەی کە هەر 50 وەجبە وەجبە دوای ئەوەی کە ڕێکاری پێویستیان بۆ دەگرنە بەر لە ڕێگەی مەرزەکەەوە بە ڕێزەوە بەڕێ دەخلێنەوە بەرەو سنووری با بڵێن مەریوان. بەڕێوبەری بەشی ڕاگەاند و پەیوەندیەکانی مەرزی نێودەوڵەتی باشماق ئاماژەی بەوە کرد کە ئەوان هەموو ڕێکارێکیان گرتووەتە بەر و لە چەند ڕۆژی ڕابردووشدا کە بەو ڕێژەیە هاتوونەتە ناو هەرێمی کوردستانەوە لە مەرزەکە جگە لە پێشوازی و ئەمنیەت دابینکردنی ئەمنیەت بۆیان هیچ ڕێکارێکی ئەوتۆی تر نەگیراوەتە بەر بەرامبەریان و بە شێوەیەکی گشتی بڕیار ئەمڕۆ سەرجەمیان بگەڕێنەوە خاکی با بڵێن مەریوان و لەوێ داغڵ بە شوێنەکانی خۆیان ببنەوە. ئەمە ئەو زانیاریانە بوون کە ئەمڕۆ لە پارێزگای هەڵەبجە. بەڵێ سپاس بۆ پەیامنێرمان فەرحان کابەشێکی ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە لەگەڵمان بوو زانیاریەکانی یاینە. بەڵێ ئازیزانم هەروەکو وتمان لە تەوەری سێم و کۆتاییماندا باز لە بەهرە و تواناکانی خاتونێک ئەکەین. خاتونێک سەر ڕای ئەوەی کە نابینایە بەڵام نابینایی دەبۆتە هۆکارێک بۆ ئەوەی کە بوەستێ لە ژیانکردن بێگومان ئەمە وەتە هۆکارێک بۆ ئەوەی کە برەوی زیاتر بە تواناکانی بدا. ئەم خاتونە چەندین ئیشی جوانی کردو ئێمە ئەمڕۆ باز لە ئیشەکانی دەکەین و باسێکیش لە ژیانی ئەم خاتونە ئەکەین. هەر بەو مەبەستەش بەڕێز کەنار بێباک ڕاگەیاندنکار و شاعیر و توێژەری کۆمەڵایەتی باشێکی ڕاستەوخۆ لامانە. کەنار خان سڵاو لێبێ ئەم کاتت باش لە ئێوە و لە بینەرانی ئازیزی گەلی کوردستان و هەموو لایەکتان تەندروست بن.
سپاس دەکەم کەنارخان ئەگەڕێم لای بەڕێزت بەڵێ ئازیزانم ئێستاش بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەردی بناغەی جادەی 100 مەتریدا ئەنرێت با پێکۆبینەری بین و دواتر بەردەوامە بین. لە داڕشمانە ئەستێرەیەک لەدایک بوو لە قەڵاچوالان بوو بە مانگ هاتە خوارێ بۆ دەشتایی نێو گۆیژە و گڵەزەردا لە بەهارێکدا خۆر حەزی لێ کرد و هانی لە دوای نۆوەرس لە مەڵکەنی مانگ ژانی گرت و کوڕێکی بوو برایم پاشاش ناوی لێنا سلەیمانی. ئەمڕۆ ڕۆژێکی نوێ لە پرۆسەی ئاوەدانی و بنیادنانی ژێرخانی ئابووری پارێزگای سلێمانی. هەر بۆیە لەم ڕۆژە مێژوویەدا داوا لە بەڕێز دکتۆر هەڤاڵ ئەبووبەکر پارێزگاری سلێمانی یەکەم بفەرموێت بۆ ئێرە بۆ بۆنێوە وتەی خۆیمان پێشکەش بکات. وڵێ ئازیزانم لەگەڵتان بەردەوامین هەروەکو وتمان لاتەوەری سێمماندا باز لە بەهرە و تواناکانی خاتونێکی نابیناکەین بزانین بەهرە و تواناکانی چییە و پێویستی بە چییە بۆ ئەوەی کە زیاتر برەو بە تواناکانی بدات. وەکو وتمان کەنار بێباک ڕاگەاندنکار و شاعیر و توێژەری کۆمەڵاتی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە نامانە. کەنارخان دووبارە سڵاو لێ. سپاس لە ئێوە جارێکی تر. سپاس دەکەم. کەنارخان با سەرتا باسێک لێوە بکەین چۆن بوو بڕوات بە خۆت هەبوو توانیت ئەم هەموو کارە بەسەریەکەوە بکەیت. لە ڕاستیە پرسیارێکی گرنگە چونکە وەختە ئینسان شتێک لە دەستایە بە تایبەت شتێک کە لەگەڵیا گەورە نەبووە مەبەستمەوەیە کاتێک کە لەدایکە بی یەکێک لە هەستاوەرەکانیان ئەندامێکی جەستەونیە لەوانەیە باشتر بێ وەکلەوەی کە لە دنیایەکی تر و بچی بۆ دنیایەکی تر مەسەرەن لە بینی نۆبچی بۆ نەبینین لە دەستێکی سەلامەتەوە بچی بۆ ئەوەی کە توانای با بڵێن دەستگرتنە نەبێ لە ڕۆیشتنەوە بچیتە دنیایەکی تر کە پێیەکان لە دەست بێت تۆزە زەحمەتترە. من لە جۆری دۆمیان بووم کە بەداخەوە لە دنیای مناڵی خۆمان بووم لە تەمەنی 8 ساڵیم بینەیم لە دەسا لە دوی سەرەتایی زەحمەت بوو شتەکە بەڵام سوپاس بۆ خواتوانیم تێیپەڕێنم بە پشتیوانی خێزانەکەم و هێزێکیش لە خۆما هەبوو کە پێم وابوو ئەبێ بەردەوام بم لەگەڵم شتە بجەنگم چونکە گەر نەجەنگم ئەو ئەدوەستێنێ وات لەیەکا ببیتە تاکێکی مشەخۆر لەگەڵ ئەوەی کە لە ئەو کاتە لە خوێندنی ئاساییدا بڕام چکەیت نەمەتوانی بنووسم و بخوێنمەوە چوومە پەیمانگای ڕووناکی تایبەت بە نابینیان و لە نووسینی تایبەت بە نابینیان بەڕای شارەزام کە تا ئێستا بەکارێنم لێو بەردەوام بووم لە خوێندن هەتا ئەوەی کە بەشی کۆمەڵناسیم لە زانکۆی سلێمانی بە خۆشحاڵیەوە تاو کرد. بڕوام بە خۆم بوو لە سەرەتاوە پەیوەندی هەیە بوو بەوەی خولیاکە لەگەڵ ما بوو. یعنی خۆم بیرمە و ئەوانەی دەوروبەری شمێڵێن مەسەلەن هەر کات دەرفەتێکم بۆ دروست بووە بە تەنیا بوومایە یا تەقلیدی پێشکەشکارەکان مەکرد یا مامۆستاکان مەکرد کە لەگەڵ مابوون و ڕۆژانە کاریگەریان هەبوو لەسرم خولیان بوو بەڕاستی زۆریش متابعی میدیا بووم بە هەموو شێو و جۆرەکانی و بەشەکانی. واتای ئەو حەزە بووە هۆکاری ئەوەی کە بەڕێز ببیتە ڕاگەاندنکارێکی سەرکەوت. خولیا بوو لەگەڵما و زۆر زوش خولیاکەم دەست پێ کرد ینی نەمۆستاند و مەسەلەن زۆر تەخیرم نەکرد بەڕاستی سەرەتای 2005 دەستم بەکاری میدیایی کرد لە راپۆرتی رادیۆیی و ڕۆژنامەوانی ئەوانەوە دەستم پێ کرد ئیتر ئەو کاتە لە یەکی ناوەندی بووم لەو کاتەوە تا ئێستا بەردەوام دەستەکانە خۆش بێت. کەنارخانمەی باسێک لێوە بکەین کە هاوڕێ ڕاگەاندنکارەکانمان تا چەند هاوکاری بەڕێزت بوون لە کارەکانت. ڕاستێکی خانم لە کۆمەڵێک دەستگا کارم کردووە ناکرێت بەگشتی هەمویان زەربی سفرکەم لە هەندێک شوێن لێرە و لەوێ بەشێکیان زۆر ئینسانین و زۆر ئینسانیش تەماشای تواناکەمەکەن بەشێکی تریان لە جیاتی ئەوەی کە زۆر هاوکار بن یا محارەبەیە یان ئیرەیە ینی خۆیان نابەنە شوێنی کەسێک کە ئەگەر چی نبینێ بەڵام توانایشی هەیە خەڵکێکی باش لە دەورمە ڕاستی بەڵام خەڵکەکەی تر خۆشبەختانە زۆرترە بۆیە ئەو بەشەی تریشیان کە هەمیشە ڕکابەریان کردومیان ئەیکەن من دیسان ئیسپادەم لێ کردوێتەوە وەک ئەزمون بەڕاستی هەر کات ئەوان ڕکابەری مەکەن من هەستەکەم ترسێکیان لە هێزی توانای من هەیە ینی وەکو ئێنێرجی وەرم گرتوون ئەوان ڕاست بێت. کەنارخانمێ باسێک لە
پرۆگرامەکانی بەڕێزت بکەین تا چەند هەوڵت داوە مەعاناتی خۆت و ئەو کەسانی تری وەکو خۆتن لە ڕێی پرۆگرامەکەتەوە بگەێنیتە خەڵکی بە درێژای کارکردنی میدیایم نزیکەی 3 ساڵیان بەرنامێکی تایبەتمەوە بەخام پێداویستە تایبەتەکان ناوی گەشە بوو دوای ئەوەی کەزانیم کۆمەڵە میدیاکاری تری هاوڕێم یارمەتیمان بێنە میدیاوە هەندێک لە هاوڕەکانم من بووم باڵین ئاسانکار و یارمەتیمان بۆی لە هەندێک میدیا و تەنان لە میدیاکەی خۆشم بێنە ناوەوە کەزانیم ئەوانیشان پێم خۆش دەم هەمان لەسەر یەک سکە ئیشکەین ئەو بەرنامێ من وەستانم گۆڕانکاریم تیا کرد ئەوان بەردەوا من بەڕاستی لێرە لێ ئەوانیش ئیشەکەن چکۆ بەتەنیا من نیم کە کاری میدیاییەکە میدیاکاری تری بەتوانای کە من دانیشمان هەیە بەڵام لە ناو بەرنامەکانی تریشما هەر جێم کردوتەوە بابەتی خاوەن پێداویستی تایبەت تەنانەت لەو بەرنامە ڕاستەخۆیانی کە یەکەم بەشێک لەوانی پەیوەندی پێوەکەن خاوەن پێداویستین ئەویان ئەزانم بەرنامێکی تری کۆمەڵایەتیم هەیە کە با بڵین پەیوەندیدارە بەو پرسانەی کە گرنگن هەر کات پێویست کە پرسێکی تایبەت بخاوەن پێداویستی تایبەت هەبێ ئەکید جێیەکەمەوە لە بەرنامەکە دەستەکانە خۆش بێت کەنارخان باباسێک لە ئەزمموی شعری بەڕێزت بکەین ئەمە بزانم لە چەند ساڵی تەوە دەست کرد بە شعر نووسی بەداخۆ دوای ئەوەی ساڵی 2004 من کەسێکی نزیکم لە دەزاکە باوکم بەداخەوە بۆ من کۆسپێک بوو بەڕاستی کۆسپەکە ئاسان نەبوو لەو تەمەنە لە دەستەما زۆر سوپاس ئەوەی کێک بلو هۆکارانەی وای کرد ئەو بەهرەی هەم بووە پێشتر وەک پێویست هەستم پێ نەکردبی دۆزمەوە چکە هەستمە کرد ڕێگایەک نییە بۆ قسەکردن جگەل ینی لەو ڕێگەیە جوانتر بێ با بڵێن لە نووسین و لە هۆنینەوەی هۆزان جوانتر بێ هەستمە کرد کۆمەڵە شتەیە لە منە ئەبێت بە نووسین بهێنمە دەرەوە یان دەری ببڕم ئەوە بوو دەستم بە نووسینی شعر کرد کۆمەڵک خەڵکی شاوکار بوون دەستیان گرتم بە هاندانم بە تەشجیعکردنم بە ئەنجامدانی کۆر هەندێک لەو نووسەرە بەڕێزانە کە هەمیشە من خۆم بە قەرزاریان نەزانم دیسان خەزانەکەشم پشتیوانم بوون لەوەی کە ڕێزیان لە توانە و بەهرەکەم گرلانی کەم ئەگەر یارمەتیشیان نابێتم بربەس نەبوون بەڕاستی چکە ئاسان نییە بۆ کچێک لە هەر خێزانێکی کوردی بە تایبەتە ساڵانی پێشوو ئێستا تۆزێک باشترە ئاسان نییە کچێک بێتە دەرەوە و ئیش لەسەر دوانە بەهرەکەیکە بەڵام ئیتر من شتێکم هەیە لە ژیان ماویژەوەیە کە هەر سەختێ بێتە ژیانمیان هاتبێ بەهێزتر بووم ویستمە تێیپەڕێنم بەڕاستی دەستەکانە خۆش بێت کەنارخانمێ باسێک لەوە بکەین کە تا چەند هەوڵت داوە کە لە ڕێگەی شعرەکانت دیسان مەعاناتی خۆت بگەنی بە هاوڵاتیان و شعرەکانت زیاتر دەربارەی چین نووسین زیاتر من شعری گۆرانیان تەکستیلیر کە نووسم بڵاو کراوێکەکەمی لە ساڵی 2006 کە بە سوپاسەوە کاک جۆهر کرمان جۆکاتە ڕایشکاری بەڕێز مام جەلال بوو ڕۆحی شاد بێ کە بۆ کاری ڕۆشنبیر و ڕانگبیری هاوکارم بوو لە دەرسواندنی ئەو نامیلکەیە کە زۆر زۆر لە یادمە و لە بیری ناکەم هەروەها من یەکێک بووم لە وەرگرانی خەڵاتی یەکەمی ویستیڤاڵی ساڵانی گەلاوێش کە ویستیڤاڵێکی زۆر گرنگە لە ساڵی 2010 بەردەوامیش باڵێن کۆڕ و ئەوانم گرتووە لە شار و شارچکەکان بەشێکی زۆر لەو تێکستانی ئەنووسم گۆرانی بێژە بەڕێزەکان کردویانە بە گۆرانی زۆر سوپاس ئەوەی کە توانی ومە هەستم کردووە شتێک کە با بڵین ئەبێت بە بابەت بۆ دییان با بڵین تەشجیعتەکە ئەبێت بە هەوێن بۆت کردومە بە شەعر چکە شعر شتێک نییە بڵێ ئەگەر شتێک کاریگەری لەسرم نەبێ بۆی ئەنووسم یعنی بە هەموو شتێک ناوترێ شعر بەڕاستی ئەگەرچی بازارەکە زۆر قەرباڵخ بۆ لە کتێبی شعر و شاعران بەس هۆنینەوە نییە بەتەنیا پەیوەندی هەیە بۆی ئەحساسی تۆ چیەڵێ ئەبێ ئەوە بکەی بنووسین بۆیە ئەوەی نووسیمە پەیوەندی هەیە بۆی ئەوە کاریگەری هەبووە لەسرم بەس بە گشتی با بڵێن لە بواری پەیوەندی سۆزداریان نووسینم زۆر زۆرە بۆ بابەتە نیشتیمانەکان زۆر کەم خۆم لە قەریاوە چونکە هەستەکەم ئەوە تایبەتمەندی هەندێک شاعیرە مەسەن ئەوەی جەمال غەمبەر زۆر جوانەتوانێت بۆ سلێمانی بنووسێ من نەمتوانیەوە بۆی ناکرێت بەس بۆ ئەوەی نووسینێکم هەبێ بۆ سلێمانی شتێک ڕیس بکەم کەواتە شعرەکانی بەڕێز زیاتر دەربارەی چین بەگشتی زۆرتر ئەوەی کە ئەبینرێتەوە تیا عشق دەستەکانە خۆش بێت کەنارخانمێ بزانم کە هیچ شعرێکت ئێستا ئامادەیە بەشێکی زۆر لەوانەی کە نووسیمە لە بەر من زۆر باشە کەی ئەڵێن ئامادە حەزەکەین گوێمان لێی ئێستا زۆر باش تۆ ئەو کەسەی لە دڵەوە خۆشم ویستوی بۆ زەمانە لای خۆشم باسم نەکردووی ترساوم خەڵک بیزانە چەند جار ویستومە پێت بڵێم وەلێ گیانە نەموێراوە حەزم کردووە بێم بۆلات بەڵام دڵم ڕێی نەیاوە حەزم کردو بێم بۆلادیان هیچ نەبێ بدوێنم زۆر ترساوم ئەگەر هاتم بدڕۆشێنم حەزم کردو پێت بڵەمە گەرویستە بم بە شەقام و بەڕێت گەرتوانەی ڕۆشتنە نەما من ئامادە بمم بە پێت گەر دەستەکانەمان دوو بوون دەستمە لەگەڵ بەشەکەم ئەگەر ویستە خۆم نامەوێ هەردووچیانە پێشکەشەکەم
بەنیازی شم لە شەوێکا ڕۆحمت بۆ بپێچمەوە بۆت بنێرم وەلێ بەنیاز نیم پێت بڵم کە چۆنم بۆ ئەمەیان قەت ناوێرم هەموو شەوێ باسمانە تێر ماچ بۆ نێرم بڵی بۆت بێ تکا کەم بەس لەبەر من تکایە ئاگات لە خۆت بێ چەند ساڵێکم عیشقەمان منداڵێکی بچکۆلێ و گەورە بێ و بۆتە جوانترین نهێنی نە من بەنیازم هیچ بڵێم نە تۆ پیتێ دەرکێنی چەند ساڵێکم عیشقەمان گەورە بێ و بۆتە جوانترین نهێنی نە من بەنیازم هیچ بڵێم نە تۆش شتێکە دەرکێنی. دەستەکانە خۆش بێ زۆر جوان بوو. کەنارخان ئەمە باسێک لەوە بکەین کە تا چەند تۆ کاریگەری شاعیرانی ترت بەسەرەوە ئەبینرێت بۆ نمونە هیچ شاعیرێک هەبوو وای لێ کردبێتی کە شعر بنووسیت وەکو ئەوەی کە ئەو وای لێ کردبێت بنووسم نەخێر بەڵام زۆر متابعم کردووە بە هەموو نووسینێکی جوان معجیبم ئەخوێنمەوە و متابعی شاعرانی تری کوردیشەکەم بە تایبەت جیلی پێش خۆم بەڕاستی زۆریش سوودم لەوە بینیوە کە ئەوان چەند جوانە نووسن نەک لە بەرەوەی بە هەمان ڕێگای بڕۆمە بڕاستی چکە گرنگە ئینسان خۆی بێ بەڵام سوودم لێ بینیون لەوەی کە ئەزمموی شعری ئەوان و ئەزمموی ژیانی ئەدەبی ئەوان با بڵێن بەرچاوڕوونی زیاتری داومەتە واتای هیچ شاعیرێک نەبوو سەرسام بیت پێی بە تایبەت جەمال غەمبارێکی کە لەوانی کە بە بەرداوامی سەرسامم پێی بەڵێ دەستخۆشی لێکەین شاعیرێکی باشە کەنارخان با باسێک لەوە بکەین کە خەڵکی لە ڕووی معاناتتانەوە تا چەند هاوکارتان بوون لە ڕووی ئەوەی کە ئێوەکو خاوەن پێداویستێکی تایبەت ئەگەر هات و پێویستان بە کارکردن هەبێت هەلی کارتان بۆ بڕەخسێنن ئەوەی کێکە لە گرفتە گەورەکانی ژیانی کەمەندامی کۆژی خان چونکە خەڵکی ئێمە بەڕاستی بەداخەوە هەمیشە بە تایبەت بم ساڵانی دوایی پێیان وایە کەسێکی کە منداڵ بێ خێری پێ بکەی ئەبێ چاکەی لەگەڵکەی بەتەنیا ئەبێ جارجار هاوکاری بکەیت و کەلەی بڕادیسان هاناو بۆ بێنێتەوە کە ئەم شتە زۆر خراپە زۆر گرنگە کە مندام خۆی یان خاوەن پێداویستی تایبەت خۆی بۆ توانایی هەیەی بەقەدەر تواناکەی خۆی خزمەت کە و لە بەرامبەر خزمەتەکەش یا پاداشت وەرگێ وەکومو خەڵکی کە لەسەر کارن لە مەجای هەلی کارکردنە ئێمە زۆر بە خراپی مامەڵەی پێدانی دەرفەتی کارمان لەگەڵ کراوە کەمترین ژماری کە مندام لەسەر کارن بە بەراورد لەگەڵ ئەو ژمارە زۆرەی کە مندام کە دەرچوون کە خاوەن بڕوانامی بەرزن کە پسپۆریان هەیە ئێمە هاوڕێ و خەڵکی نزیکم هەیە کە پسپۆری لە دوو بابەتا هەیە و تا لە ماڵەوەی یان پسپۆری لە دوو بابەتا هەیە ئیشێکە کات کە زۆر دوورە لەوەی خۆیەوە دانیشتۆ گوێزە فرۆشێ چوزانم ئیشێکە کات کە هیچ ڕەبتینێ بە پسپۆرەکانیەوە و ممارەسەی ئیشەکەی خۆشی ناکە بەداخەوە دەستگاکانی ئێمە بە میدیاکانیشەوە هەتا ئەگاتە دەستگا حکمی و ناحکمەکان وەک پێویست متمانە بە کەمەندام ناکەن لەوەی کە بەقەدەر ئەوەی شتێک ئەزانێت لە مەجالەکە ئیشی بدەنێ ئەوانەشی کە توانیمانە لە هەلی کارکردنە دەرفەتەکان خۆزینەوە پەیوەندی هەبوو بە دەست پێشخەری و پەیوەندی خۆمانەوە بەڕاستی کەنارخان با باسێک لەوە بکەین لەگەڵ بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنا و کەرەنتینە ئێوە بارودۆختان چۆن بووە خەم و سەختی ژیانی کەمەندام دووجار و سێجارە بەبراو لەگەڵ خەڵکی ترە مەسەلەن ئەو هاوکاریەکەمەی کە هەیە مانگانە کە لە ڕووی حکومیەوە بۆ کەمەندام بڕاوەتەوە هاوکارەکە خۆی بەشی دەڕۆژ ناکات اینجا بۆ 2 مانگ دابەشیکەوە هەر هیچ نییە بەتایبەت بۆ ئەو خەڵکانی کە خێزاندارن ژمارەیەک لە کەمەندامەکانمان پرۆسیا و سەرگیران پێکێناوە خاوەنی کاری خۆیان نین یا ئەگەر کارێکی سەرپی ڕۆژانەشیان هەبوو بێ بۆ هی کەرەنتینەکردن و کەسبوونی بازار و کڕین و فرۆشتنەوە ئێستا و ئیشی خۆیان لایانی کەم لە دەستداوە یان کەم بۆتەوە بۆی زۆر کاریگەری هەبووە لە سەریان بەڵام خۆشبەختانە من وەکو خۆم وەکو خۆ بەخش لە مانگی دووەوە بەشێکی زۆر لەو کارانم گرتوتە ئەستۆی خۆم لە ڕێی خێرخوازانی بەڕێزەوە ڕێکخراوەکانیش ئاگام لێیە کە هەمویان هەرێک لە شوێنی خۆیەوە ژمارەیەکی زۆر هاوکاریان گەیاندا دەستی ئەندامەکانیان هەر یەکە و لە شوێنی خۆی لە ماڵی خۆی بەڕاستی هەوڵێکی باش بوو بەڵام وەکوتم ئەوانەشتی وەختین زۆر گرنگە کە مندان فەرکی لەسەر پێی خۆی بووەستێکمان کەنارخان باست لە کاری ڕێکخراوەی کرد ئەمە باسێکیش لۆ بکەین کە بەڕێزت سەر ڕایبوونی ئەم هەموو بەهرە جوانە لە ڕێکخراویشدا بەشداریت کردووە و کاری جوانت کردووە
بەڵە من یەکێک لەوانەیە کە لە مانگرتنی کەمەندامانی 2006 ئەو کاتە زۆر مناڵیش بووم یەکێک لەوتە بێژەکانی مانگرتنەکە کە لە بەردەم پارێزگای سلێمانی ئەو کاتە مانگرت و کۆمەڵە داواکاریمان هەبوو زۆر سپاس کۆمەڵە داواکاریمان هەبوو بە خۆشحاڵی بەشێکی زۆر لە داواکارەکان جێبەجێکراکەیەکیان تەلارەکەی ئێستی یەکێتی نابینایانە لەوێ بەدوا وەکو چالاکوان لە بواری مافی کەمەندامانیشم کردووە خۆم نەبەستەوە بە یەک ڕخناوی تایبەت بۆ یەک توێش لە ناوخوان پێداویستی تایبەت تا کارکەم لە هەر شوێنێک کەمەندامێک زانی بێتم پێویستی یارمەتێکی بچووکی منە ئەکیت بە ئێستاشەوە هەر ئەیکەم چونکە ئێمە کەمین ئەوانەی کە پێشنگین و هاتوینەتە دەرەوە زۆرینەکە ئەوەن کە لەو دی و دیوارەکانن زۆرینەکە ئەوەن کە کەمەندامیان پێ عیبە زۆرینەکە ئەوەن کە تونندوتیژیان بەرامبەرەکرێ لە ماڵەوە لە لایەن خێزان و هاوڕێ و هاوکار و جراوسی و هەتا دواییەوە زۆرینەکە ئەوەن کە هێشتا شەرمەکەن بە کەمەندام بوونیان ئەوانە زۆرینن بەداخەوە ئێمە کەمین کە لە دەرەوەی بەداخەوە کەنارخان ئەمێ باسێک لەوە بکەین کە سەر ڕایبوونی ئەم هەموو کارە جوانە ئەم هەموو بەهرە جوانەی لە بەڕێستا هەیە لە ئێستادا دایکیشیت ئەمێ بزانام کە نابینایی بۆتە هۆکارێک بۆ ئەوەی کە دایکایەتی بە باشی بەڕێوە نەچێت یاخۆت بۆتە هۆکارێک بۆ ئەوەی کە زیاتر بەهێز بیت و بتوانیت کە ڕۆژانە کار بکەیت بۆ ئەوەی کە ڕۆڵەکانت پێ بگەێنی شتێکی زۆر گرنگوت ئەمێ بچمە سەرەوەی زەواج بۆ کەمەندام لێرە چەند قورسە فەرموو بە تایبەت بۆ کچی کەمەندام باوەکە پرۆسی هاوسەرگیری بۆ کچێکی کەمەندام دەجار زەحمەتە لە بەرامبەر کچێکی ناکەمەندام بۆ کوڕێکی کەمەندام ئاسانترە بە بەراورد لەگەڵ کچێکی کەمەندام دیسان چکە هەمیشە ڕێگری کۆمەڵایەتی هەیە لەوەی چاوەڕوانی لەوە ناکەن ژنێکی کەمەندام بەبێ بە دایکێکی باش ئەبێ بە کابانێکی باش منێکێک ملوانی بە زەحمەت بۆم گونجاوە بەڵامی تر لەبەرەوەی کە خۆشم و هاوسەرەکەشم هەردووکمان بڕوامان بۆ بوو کە ئەتوانین هەرچۆنە بێ قەناعەتمان بە دەوروبەر کردووە دوایی ئەوان کە واقعەکە ئەبینن ئەنجا تێئەگەن لەوەی کە وەکو هەموو ئینسانێک حەقە هەیە دایکبی ئەتوانی کابان بی ئەتوانی ماڵ بەڕێوەبەری سال 2013 من هاوسەرگیریم کرد لەگەڵ کەسێک کە کەمەندام نییە ئەوە زەحمەتترە چونکە خێزانی ئێمەوە پێویست قبوڵی نییە بووکێکی هەبێ کەمەندام بێ یان هەستەوەرێکی لە دەستدا بێ هەرچانە سپاس بەخوا دوای ئەو خانەوادەکەی ئەو زۆر لە خێزانەکەی خۆم یان هاوشێوەن یان باشترن بەڕاستی بەڵام هیوادارمە من نمونەیە زیا بێ ینی زەواجی من بەتەنیا و چەند هاوڕەیەکم بەس نییە ئێمەش حەقیەوەمان هەیە خێزانمان هەبێ و ئەتوانین بەرپرسیارەتی وەرگین ئێستا خاوەنی کوڕێکم سپاس بخوا دایکایەتی پێشبینی مەکرد ئاسان نەبێت چونکە بەڕاستی وەختێ ناچیتە ناواقعەکە و نازانی دوایی چیە گوزارێ بەڵام سپاس بەخواتانی مزاڵ بم بەسەریا تا ئێستش وەکو هەم چێژی لێ بینم لە دایکایەتی هەم بۆ من بەرپرسارەتێکی پیرۆزەکانە خۆش بێت کەنارخان باست لە بوونی خێزان کردم بزانم کە هاوسەرەکەت تا چەند هاوکارتە لە کارەکانی ڕۆژانە بە بەردەوامی پشتیوانمە هەرچەنە جۆری کارەکەی ئەو بەڕاستی وا ئەکە ئەو زۆربەی کات لەسەر کار بێ لەبەری لە کارێکی سەربازیە با بڵێن بەڵام ئەوەندەی کاتی هەیە و ئەتوانێت بە بەردەوامی هاوکاری یەکترین بە تایبەت کە منەچمە سەر کار مەسەلەن ئەو چاودێری کوڕەکەمەکە یان ئەو ئیشێکی بەعینیشت هەردووکمان هاوکاری یەکترین بەڕاستی بەس بۆ من پاڵپشتێکی بەردەوامە چکە وانە بواە من دوای هاوسەرگیرینە ئەمتوانی لە نووسین بەردەوام بم نە لە میدیا بەردەوام چکە خۆزانی بە شەگلوانی کە لە باری ئەدەبی هوەری کارەکەن دوای هاوسەرگیری بە شێکیان ئەپشڕێن بەڵام بەڕاستی ژیانی خێزانیم هیچ نەبووتە بەربەست لەوەی لە هیچ کام لە توانەکانمدا ببڕێم بەعکسەوە من دوای زەواج چوومە زانکۆ و دەستم بە خوێندن کردەوە تاواو کرد باست لە خوێندن کرد حەزەکەم باسێک لە خوێندنی بەڕێست بکەین ئەمە باسێک لەوە بکەین کە چۆن بوو بڕیاری خوێندنتدا من دوای ئەوی شەشم تاوا کرد دامەزرا بەڕاستی دەرفەتێکی باش بوو چونکە وەکوتم هەلی کار زۆر بە زەحمەت بۆ ئێمە ئەرەخسێ دوای ئەوە حەزم زۆر لە بەشی کۆمەڵناسی بوو چکە هەستمە کرد ئەتوانی بێبی بارمەتی دەر بۆ خەڵکی تر لە ڕێی پسپۆرەکە تۆنە بێ وەک پێویست ناتوانانی چکە فێریشتی تر تەکا فێری باڵمەڵەکردن تەکا لەگەڵ خەڵکانی تر بڕیارمە دوای زەواجەکەم بوو هەڵبەت زۆریش تێژیعی کردم هاوسەرەکەم کە بچمەوە خوێندن خۆشبەختانە هەر 4 ساڵەکەیەک بووم لە دەیەکەمەکانی بەشەکەم و بەشەکەم یەکێک بوو لەو بەشانەی کە زۆر هاوکار و ئاسانکارە بۆ خەڵکی کەمەندان بەتایبەت بۆ نابینە لێرە سڵاو بۆ یەکێکی مامۆستا و ئوستازە بەڕێزەکانمان نێرم بەشی کۆمەڵاسی زانکۆی سلێمانی هەمیشە ئاسانکاریان بۆ کردوین زۆریش بەڕێزەوە تەماشایان کردوین لەوێ من هیچ گرفتێکم نەبوو ڕاستی لە ڕووی مامەڵە ئەوانەوە و خوێنکارانیش هەروە زۆر هاوکار بوون الحەمدولله ساڵی 2010 بۆ 19 من خوێندنم تاوا کرد زۆر سوپاس
دەستەکانە خۆش بێت کەنارخان با باسێک لە موچەی ئێوە بکەین موچەی مانگانەی ئێوە لەگەڵ کاکۆچەریش باسمان کرد ئەویش گلەی هەبوو لەمە تا چەند ئێوە هەوڵتان داوە وەکو خاوەن پێداویستیانی تایبەت وەکو خانمێکی چالاک هەوڵتان داوە کە ئەم بڕەبوجێتان بۆ زیاد بکرێ مانگانە بۆ ئێوەش بتوانن کە وەکو هەر کەسێکی ئاسایی بتوانن هەم لە ڕووی پشکنین هەم لە ڕووی ڕۆژانی خۆتان ژیانی خۆتانی پێبەڕێوە بەرن وڵی ئەو بڕەکە باسمان کرد بەڕاستی تەنها ئەتوانین ببینین هەندانێکی بچووکە ئەسڵان موچە نییە بەڵام بەڕای من کەمەندامە بێ پشتی پێ نەبەستێ چونکە ئەگەر زیاش ببێ هێشتا ناگاتە ئەوەی ژیانی خێزانێکی پێبەڕەوە بچێ بە تایبەت و کوتم بۆ کەمەندامێک کە بەرپرسیارەتی هێ و خێزاندارە لەبەرەوە ئەو بڕە باوەڕ ناکەم بۆ ئاسانیە زیاد بکرێت چونکە زۆرمان باس کردووە ئێمە چەند ساڵێکە باسی ئەەکەین دۆخی کوردستانیش ئەوە دیارە ئەزانین کە چۆنە و چی ئەگوزارێ بەرامبەر بۆ ئەو خەڵکانی کە کارەکەن و لە دەوامان لەسەر کارن هێشتا وەک پێویست موچەی خوان وەرناگرن بۆ کەسێک کە لە ماڵەوەی و کەمەندامە چی ئەو بڕێ کە ئێستا هەشەوە کە من ناوم ناوە هاندان و هاوکارێکی زۆر بچووکە ئەوەش لە کاتی خۆی بێ هەر باش ئەوەش لە کاتی خۆی بەڵام بەڕای من ئەوە گرنگە کەمەندام بەڵێ کەمەندام هەوڵ بات خۆی داهێنام کە بە فکری خۆی مەسەلەن مەرجنی هەمیشە دابڵێن لە شوێنێکی حکومی دامەزری ئێمە چەند کەمەندامێکمان هەیە خاوەنی کاری خۆیانن تەنها بە تێفکرینی خۆیان بە بیرۆکەی خۆیان پرۆژەیان هەبووە بەس ئەمەیان گرنگە ئایا کاتێ ئێمە پرۆژەمان هەیە و پارەمان بەدەستەوە نییە بۆی پرۆژەکەی پێنجام بین چەند گرنگە خەڵک هاوکارمان بێکمان ئەمەیان ئەرکی خەڵکانی دڵسۆزی خێرخواز و دەوروبەر و خاوەندارایی باشەکە هاوکاری خاوەن پێداویستەیەکی تایبەت من کە ئێوێ لەسەر پێی خۆی بوەستێ ینی ئێمە چەند نمونەیەکمان هەیە ئەسڵ زۆرن کە لە ماڵ ئەیانە دەست بە ئیشێ بکەن هەمووی ساردیە کاتەوە تۆ کەمەندامی بە دەرتی خۆتۆ دانیشە کێ ئەمە بە تۆ مەسەلەن ڕەوا ئەبینێ کێ لە ڕابین ینی سیقەیان بەتوانێت کەمەندامی لە خێزانەکەەوە تا دەرەوە ئەم سیقەیە دروست بێت کەمەندامیش ئیرادێکی بۆ دروستە بەوەی کارکە چونکە مەدیستان لەگەڵەوەم کەمەندام بەکاری خۆی پارێک پێ بکاکی خۆی تو سەر بەخۆیە دەستەکانە خۆش بێت کەنارخانۆک و دوامین پرسیارم ئەمەوێت بزانم کە چیت هەیە بۆ ئەو کەسانەی کە خاوەن پێداویستی تایبەتن نەبوونی بەشێک لە جەستەیان نەبێتە هۆکارێکیتر لە ژیانیان بوەستن ڕاستێکی لە دەستدانی بەشێک لە جەستە یان کار نەکردنی هەستێک لە هەستەکان قابلی هەر کەسێکە لە وڵاتە شتێک نییە بۆ ئێمە بڕابێتەوە و دوای ئێمە کۆتایی هاتبێ لەبەری ئێمە لە وڵاتێکین مثلەن مەسلەی شقام و وەرگەرانی ئۆتۆمبیل و بەداخەوە ڕووداوی ئۆتۆمبیل یەکێکە لە ئەگەرە زۆرەکان بەشێکی گوندەکان هێشتا بەمین ڕێژکراون لە دایک بوون کێشەی هەیە لە وڵاتە خێزانەکانی ئێمە هۆشیارنی مناڵی کەمەندامێکیان هەیە و دوان و سیانی ترەخانەوە لەبەرەوە قابلی هەموو خێزانەکە بەداخۆیان با بڵم چاوەڕوان کراوە بۆ هەر تاکێک لەم کۆمەڵگەیە بۆیە هەر کەسێک کە ئێستا لە دەستی یاوە یان خوانە خواستە لە دەستی ئەیە زۆر گرنگە هێزە هەبێ بەرامبەر لە دەستدانەکە و پێت وابێ ئەمە بە قووەتتر دەکا چونکە ئەگەر چۆکی بۆ دادەی و تۆ خۆتی ڕادەستکەی ئەدوەستێنێ کە وەستان دتی تۆ بی بە تاکێکی بێبەرهەم و بێسوود ئەوەی ئێمە ئەمانەی بیگۆڕین خاتون زۆر گرنگە بەلامەوە بڵێم ئێمە تا ئێستا وا تەماشاکراین ئەبێ خزمەت بکرین ئێمەمانان کە ئێستا لە هاتوونێتە دەرەوە لە مەجاالەکەیە ئەمانەی ئەمە پێچەوانەکەینەوە کە ئێمە خزمەتی ئەوانی ترەکەین چونکە مەرجنیە کە تۆ بینیت چاوت ساغ و سەلامت بوو توانای هەموو شتێکت هەبێ خەڵکێکی لە وڵاتە ئەبینێ دەستی هەیە قاچی هەیە هەموو ئەندامەکان و هەستەکانی ئیشەکە بەڵام نازانێت چۆن ئیشیان پێ بکە نازانێت چۆن بەکاریان بێنێ ئەسڵەن تاکێکی بێبەرهەمە ئیتر خۆ لە ڕووی تەندروستی جستەیەوە تەندروستی تەواوە بەس تاکێکە ناتوانێت ئیشێکی ئینسانی لەگەڵ بەرامبەرەکەی بکە بۆیە زۆر گرنگە بەلامەوە بەوانە بڵم کە کەمەندامن تکایە بەهێز بن بە هیچ شتێکی دەوروبەرمان ڕوخێن هەموو ئەوانی پێتانەوترێ هێزی لێوەربگرن هەمیشە دژیان بوەستنەوە بەڵام بەتوانەکانتان پیشانیان بن خەڵکی تریش لە دەوروبەر زۆر گرنگە بەلامەوە چیتر خێر و چاکە و بەزەیی بەرامبەر کەمەندام بەکارنێنن وەک ئەرکی ئینسانی خۆیان بەو شتانە هەستن کە زەڕورە دەستەکانە خۆش بێ بەخێر هاتووی خۆشحاڵ بووین سپاس بۆ زانیاریەکانە بڵێ سپاس بۆ بەڕێز کەنار بێ باک ڕاگەیاندن کار و شاعیر و توێژەری کۆمەڵایەتی کابەشێکی ڕاستەوخۆ لەمان بوو بەڵام زانم تەواوی بڕگە بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن تاسبێنێ شاد و کامەران بن.